سڵاوێکی دووبارە بینەرانی عزیزی تلویزیۆنی کۆمەڵە با بەشی دووەمی بەرنامەی ڕاستەوخۆ لەگەڵ هاوکارم ئاکۆ هاتوینەتەوە خزمەتان. هەر وەک بەیانی کە لە بەشی یەکەمدا پێمان ڕاگەاندن دەتوانن بەم ژمارە تەلەفۆنی کە لە شاشەی تەلەفۆنەکانتاندا هەیە بێنەوە ڤیدیۆکان یا پەیامەکانتان بنێرن و ئێمەش ڕاستەوخۆ لێرە بڵاوی دەکەینەوە. ئێستا لەم بەشەدا هاوڕێ ئاکۆ سەریەک پەیام کە هاتووە بۆتان دەخەونێتەوە جگە لەوەش پێما بێ سەریەک بەیانی ئەنجومەنەکانە بەدەستمان گەیشتووە و چەند پەیامێک و شعرێکیشکا بەدەستمان گەیشتووە ئەوانیشتان هەر بۆ دەخوێنینەوە و دواتر ئەم فیلمانەی کە بۆ بەشی دووەم ئامادەمان کرد بۆ ئەوانیش بڵاو دەکەینەوە. کاکو فەرموو. زۆر سپاس. منیش ڕێز و سڵاومێ بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بەیانی دوای تەواوبوونی بەرنامەی سەر لە بەیانیمان کە بە شێوەی ڕاستەوخۆ پێشکەشەکرا وتمان سەعات 4:30 بە کاتی ڕۆژهەڵات یا بە کاتی ئێران دووبارە دێنەوە خزمەتان. بەڵام ڕادەی راپۆرت و گزارشەکان و ڤیدیۆ و عەکسەکان کە لەو پێشوازیە بەرینە کە ئەمڕۆ لە کوردستان لە 28 خەرمانان کرا هێندە زۆر بوو. وتمان داوامان لە هاوڕێیانی تەلەڤیزیۆن کرد کە کاتێکی زیاترمان بدەنێ بۆی کە پێڕابگەین و هەموو گزارش و راپۆرتەکان بە شێوەی ڕاستەوخۆ بیگەێنینە دەست ئێوەی خۆشەویست. با پێشەوە هەروەکو هاوڕێ ئەمیر وتی بەیانیە یا ڕاگەیاندنێک کە لەلایەن 54 پارێزەر یا وەکیل لە شاری بۆکان بڵاو کراوەتەوە. ئەوەتان باسێکی لێ بکەین بۆتان باسێکی لێ بکەین و دوای ئەوەش ئەچینە سەر باقی پەیامەکان. ڕامانگەیاند لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کە سەعاتی 3:30 واتە ئێستا ئێمە وتوێژێکمانە بێت کورت لەگەڵ هاوڕێ برایمی عەلیزادە دەبیری ئەووەڵی کۆمەڵە. دیارە لەسەر و بەڵێنەی خۆمان هەرماوین لە درێژەی ئەم بەرنامە بە پێی مەجال حتمما هاوڕێ برایی مێهێنینە سەر هێڵی تەلەفۆن و ڕاستەوخۆ پەیام یاوتەی خۆیتان پێشکەشەکات. دەقی تەواوی و ڕاگەیاندنەی پارێزەرەکانی بۆکان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە سایتە هەواڵنێریەکان هاتووەوە بە دڵنیاییشەوە لە ڕاگەیاندنەکانی کۆمەڵە و لە بەتایبەت لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە حتمما دەقی تەواوی ڕاگەیاندنەکەتان بۆ دەخوێننەوە. بەڵام لێرە بە کورتی ئاماژە بەوە بکەم کە ئەم پارێزەرانە وێڕای هاودەردی و دەربڕینی پرسە و سەرخۆشی لەگەڵ بنەماڵەی ئەمینی هەر جۆرە هەڵسوکەوتێکی ناشیاو لەلایەن نەهاد و ئۆرگانە حکومیەکان بەنسبەت ئەو بنەماڵە بە توندی مەحکومەکەن و ئامادەگی خۆشیان دەربڕیوە بۆ قبوڵکردنی وەکالەت لە کەیسی ژینای خۆشەویست و ئامادەن بە هەموو شێوەیەک پشتیوانی لە بنەماڵەی ئەمینی بکەن. زۆر سپاسی ئەم پارێزەرانە و بۆ هەڵوێستی جوامێرانەیان. لەرحاڵ دەقی هەروەک ئاماژم پێدا دەقی کامل و تەواوی ئەم ڕاگەیاندنی ئەم 54 پارێزەرە بە فارسی لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان حتمما دەستانەکەوێت. ناوەکانیشان هاتووە. هەل لە شاری بۆکان لە لایەکی ترەوە و بەعکسەوە ژووری ئەسناف داوای لە دوکان و بازاڕیەکان کردووە کە ئەمڕۆ دوکان و بازار داخن و هەڕەشەیان کردووە کە ئەگەر ئەوە نەکەن بە پێی یاسا و ڕێساکانی تایبەت بە بازار و دوکان لە چوارچێوەی یاساکانی کۆماری ئیسلامیە هەڵسوکەوتیان لەگەڵاکرێ و ئەوەش بەعکسی ئەو هەڵوێستە ئینسان دۆست و مرۆڤانەیە کە لەلایەن 54 پارێزەر لە شاری بۆکانەوە دراوەتە دەر. کاگەمیر هیچ هەواڵێک لە ناو فەیسبووکی؟ بەڵێ لە ناو تۆری میدیای فیسبوکدام دووبارە ئاگادارتان دەکەینەوە کە تا چەند خولەکێکی تر ئێمە هەوڵەدەین لەگەڵ هاوڕێ ئیبراهیمی عەلیزادە پەیوەندی بگرین و هاوڕێ ئیبراهیم بێنینە سەر هێڵ و پەیامی ڕاستەوخۆیتان بۆ بخوێنێتەوانە. پەیامێکی تریشمان لە شاری سەقزەوە ئەگەر هەڵە نەبووم بۆ هاتبوو بە من وەک خۆی پەیامەکە خوێنەوە.
ورن لە مەریوانەوە بوو. نووسێتی سڵاو هاوڕێیان ئەم کاتتان باش. من ئەمڕۆ کە چوومە دەرەوە بازاڕی مەریوان بەڕاستی بە شێوەیەکی کەم وێنە دوکان و بازاڕیان داخس بوو. تەنانەت زۆربەی پاساژەکان تەواوەتەن قوفڵ کرابوو و داخرابوو. بۆ نمونە پاساژی حاجوەیسی و مەولەوی واتە موبایل فڕۆشەکان هەزاران درودی نردووە بۆ دانیشتوان و یا کەسەبەی ئەو دوو پاساژە کە بە تەواوەتی دوکان و بازاڕیان داخستووە. بۆ ئەو کەسانەی کە ئەمڕۆ پێوەست بوون بەم ئیتحاد و هاودەنگیە کەموبیش مەغازای ئەڵێ کەم تا کورتێک بازە دوکانێکی خۆراکی کراوەیە مەجبورن قسمەتێک هەم دەوڵەتین و قسمەتێکیش نائاگا بوون بۆی کە ئەمڕۆ دوکان و بازارەکان بۆچی داخراوە یا نائاگان بە مەنافعی تەبەقاتی خۆیان. ئەوانشی کە دوکان و بازاڕیان کردبووە زۆرتر گیرەخۆرەکان و مفتخۆرەکان بوون کە جێگەیان لە ناودڵی خەڵکانیە. بەڵام بازم چاوەڕوانی زیاتر لە خەڵکی مەریوان دەکرا. بینەرێکی خۆشەویست ئەم پەیامی بۆ ئێمە نردبوو. بینەرێکمان پەیامێکی نردووە تۆزێک توولانیە داواشی کردووە بە فارسی بیخوێنەوە. کاک ئەمیر ئەگەر بە ئەرک نەبێت ئەم پەیامە بەڵێ پاکی کردەوە. هاوڕێکۆ ئەگەر پەیام نییە چون بینێرێکمان داوای کردووە ئەم شعرە لەم بەرنامە ڕاستەوخۆیدا بخوێندرێتەوە. ئەگەر پەیام هەیە فعلەن پەیامەکان بخوێنەوە نیشە نەخێ شارەکە بخوێنەرەوە تا من تەنزیم یەکەم تۆ لە پەیامەکان سەریەکەوتەوە شەتمن. بینەرێکی ئازیزمان داوای لێکردوین ئەم شعرەی مامۆستای کۆچ کردو مەهاباد قەرەداغی کە بۆ ئێستا دەخوات داوای لێکردوین کە لەم بەرنامە ڕاستەوخۆیدا بخوێنینەوە. شعرەکە لەژێر ناوی یەکسانیە. هەموو هاودەنگ بە یەک ئاواز ئازادی دەکەین بەڕێباز. بۆ دادپەروەری بەنیاز بۆ خەبات دەکەین بانگەواز. ئێمە هەموو دەکەین نەفرەت ئێمە هەموو دەکەین نەفرەت لە ژێر دەستەبوونی ئافرەت. دەڵێین نا هەرگیز بۆ ستەم نا بۆ ژینێکی بێبەرهەم. دەستپێکی نێ بۆ هاوسانی بۆ دادپەروەری بۆ یەکسانی. دەبا بە هاوسەنگی بژین دەبا بە هاوسەنگی بژین ئاستەنگی پێشکەوتن نەبین. پیا و ژن دوو بوونەوەرن بۆ یەکتری گرنگ و سەروەرن. بەڵێ بۆ مرۆڤ سالاری بۆ ئازادی و بۆ هوشیاری بۆ سەربەستی بە یەک بڕوا بانگمان بەگشت دنیا دەگا. زۆر سپاس بۆ ئەو بینەرە کە داوای کردبوو ئێمام شارە بخوێنینەوە پێشکەش بە ئێوەی بینەرانی ئازیز بکرێت. زۆر سپاس. بەڕێزێک بە ناوی ڕێبوار لە سنەوە توێتی سنە بە تەواوی لە مانگرتندایە. دوێنێ ئێوارە هێزە داگیرکەرەکان تونند و تیژی زۆریان بەرامبەر خەڵک نیشاندا. بریندار و دەست بەسەرکرانی زۆری هەیە. ڕێبوار لە سنە. بەڕێزێک بە ناوی هەڵمەت لەبانەوە سێتی دەستان خۆش بێت بۆ ئەوە و کۆمەڵە تێوێ دەستان خۆش بێت بۆی کە ئەمڕۆ ڕۆماڵی هەواڵەکانتان کرد. بەڕێزێکی تر لە مەریوانەوە پەیامی نردبوو ئەگەر بتوانم بیدۆزمەوە. بەڵێ سێتی سەلام خەستە نەباشید. شهر مریوان در اعتصاب به سر میبرد و جواب مثبت گیریم. تبریک به مردم انقلابی کردستان و شما. بژی کۆمەڵە بژی حیزبی کۆمۆنیستی ئێران. زۆر سپاس بۆ ئەو بینەرە ئازیزە لە شاری مەریوان.
بەڕێزێکی تر چەند ڤیدۆ و کلیپی لە تەقەی هێزەکانی کۆماری ئیسلامی لە شەری مەریوان بەناردوین. بەڕێزێکی تر لە موردی شاری سەقزەوە زارشێکی ناردوین. توتی بۆ ئاگاداری هاوڕێیانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستیێران، شاری سەقز شاری هەمیشە خەباتکار و شۆڕژێر ئەمڕۆ بازاڕ و شوێنی کاریان تاحتیل کرد. ئەم مانگرتنە مێژوویە جارێکی تر کۆمەڵە و حیزبی کۆمونیستیێرانی سەربڵند کرد. سپاس و قەدردانی لە ئەو ئینسانانەی کە لە مراسمی خاکسپاری مەحسای ئەمینی و مانگرتنەکەی ئەمڕۆدا بەشداریان کرد. ئەمە شتێکی محکەم بوو بۆ نێو چاوانی کۆماری ئیسلامی و نظامی سەرمایەداری. زۆر سپاس بۆ ئەم بینەرەمان لە شاری سەقز. بینەرێکی ترمان کۆمەڵێکی زۆر ڤیدۆ و ڕەسمی بۆ ناردوین. نیوەڕۆژ لە کاتی پشودانەکەیە داوای کرد کە وێنە و ڤیدۆکان کە نردوێتی بۆمان بەڵای بکەنەوە. من بۆم تەوزیحدا هەرچەند ئێستا ڤیدۆ و وێنەی زۆر و راپۆرتی زۆرمان لە بەردەستایە، بەڵام حتمەن بە هاوڕێیانی بەشی تەکنیکەم وتووە بە شێوەیەکی ڕێکوپێک ڤیدۆکانی شاری سنە و بانە و باقی شارەکانی تریش کە گلەیان کردبوو بۆچی بڵام نابێتەوە حتمەن بڵاویەکەینەوە. زۆر سپاس بۆ زەحمەتەکانی ئەم خۆشەویستانە کە پەیامیان نردوو. بەڕێزان سوێتی ئەو کلیپە لە بانەوە حتممە بڵاوکەنەوە. بەڕێزێک پامێکی نردووە زۆر خۆشی کردووە کە حتممە بیخوێنینەوانێ. لەرحاڵ ئەمە وەک بۆچوونی خۆی لە قەڵەمیین و زۆر ئەوە توولانێ من نازانم کولی پامەکەی چیە، بە فارسیش نەسوویەتی. کاک ئەمیر تا من پامەکان تەنزیمەکەم تۆ ئەتوانی ئەوە بخوێنیتەوە ئەو پامە ئەدێ نەبێ ببورە. دقایقی پیش آقای عمر الخانی زاده در مصاحبه با ایران انترنشنال اعلام کرد که تا ساعتی دیگر نماینده همکاری بیانی از مردم میخواهند بعد از ساعت 6 به صورت مصلحت‌آمیز اقدام به تجمع اعتراضی کنند. سوال اینجاست، اقدام به تجمع اعتراضی آیا چیزی به نام اعتراض مصلحت‌آمیز وجود دارد؟ پاکی کرده و بو ئەم بینەرە پاکی کردەوە بڵێ بینێرێتەوە یا پامێکی بۆ دانێ باش. ئەگەر کلیپی ئامادەمان هەیە کاک ئاکۆ پێما بەهی تازە بەدەستیشمان گەشتووە. بەڵێ ئەگەر هاوڕانی بەشی تکنیک ئامادە بن کلیپێک بڵاوکەینەوە.
خواستن هیوای بەبەستن ئامادەم بۆنی مەنگی مەینەت ڕادام بە درێژی ژین من ئامادەم بۆنی مەنگی مەینەت ڕادام منە ئەمەوێ بەبەتایە بۆ شەویستی مرۆڤ بەرم بۆ گستوکی ئەم دنیایە پشکوێک لەو ئاگرام کاسنی شاتاوێنێ من دڵۆپێک لەو بارانم کا دەریایەک بادی دێنێ من شەماڵێمە و شەماڵی هێر لە شنەی بەسۆز و تاو بەسۆز و تاو دامە و بەهار بەفریداگیر کاری وڵاتەکەم باوەکەم باو من ژی لەمۆژی لەم وای دوایە زاران ئاو لێ پژان دیسانەوە گردە هاوی نا فقط ئەو منداڵە لای خۆتەوە لابە ئەلۆ ئالۆ بینەرێکی خۆشەویستمان لەسەر خەتە ئەگەر ئەرک نەبێت دەنگی دەوروبەرت با تۆزێ لاچێت جا ئەوەختێ دەنگت بڵاوەکەمە باشە فەرموو دەنگتان بڵاوە بێتەوە فەرموو بە نێوی نیشتمانم بە نێوی کێ دەست پێ بکەم بۆ وڵاتی تازیێبارم بە نێوی کێ دەست پێ بکەم بە نێوی ژیناییانم خودایە ئەگەر دەستم پێت دەگەیشت لێم دەپرسید بۆچی لە وڵاتی ئێمە محەممەدت ناوان بۆ ڕزگارکردن لە زیندە بە کۆڕکردنی کچان ئەی سەد بریا نەهات باێ باکچان هەر لەو سەردەمەدا زیندە بە کۆڕ بکرایەتن هەر حەتا 22 ساڵ بیەنژێنی ئەمجار بۆمان زیندە بە کۆڕ بکەن دیسان پرسیارێکی ترم لێ ئەبێت ئەڵێم ئەگەر لە وڵاتی من کچت خۆڵخان ئەنجار کەچەڵ بیخولقێنە باک و داگیرکەرەکان ئەو شەیتان سفەتانە دەست درێژی بەسەریان نەکەن و نەیان کوژن بەسپاس هەڵۆی سەقز زۆر سپاس کاکەڵۆ لە شاری سەقزەوە سپاس بۆ پەیامەکەت دەست خۆش بێ بۆ شارە جوانەکەت قوربانت خوا ئاگادار بێ سپاس بەڵێ بینەرێکمان بوو لە شاری سەقزەوە کاکەڵۆی سەقز ئیجازە بدە ئەو پەیامە کە وتی پاکراوەتەوە بە فارسی نردبووی پایشە کاکە بیخوێنمەوە وتیشمەوە بۆ چوونی ئەو بینەرەیە کە نردوێتی لە شاری سنە ئەڵێ
تاوشکرۆ فارسی بخوێنەوە دقایقی پیش ئاقای عومەری خاینزادە در مصاحبەی با ئیران ئینتەرناشۆنال ئەلام کرد کە تا ساعتی دیگر ناوەند همکاری بیانی از مردم میخواهند بعد از ساعت 6 عصر به صورت مسالمت‌آمیز اقدام به تجمع اعتراضی کنند. سوال: آیا چیزی به نام اعتراض مسالمت‌آمیز وجود دارد؟ نه، وهم است، چون در هر صورت با سرکوب روبرو میشوی. لذا اعتراضات مسالمت‌آمیز و تظاهرات سکوت و غیره توهمی است که رسانه‌های مشخصی آن را تبلیغ می‌کنند و هدفمندانه استیصال مردم را در دستور کار دارند. تظاهرات سکوت را سازمان می‌دهند تا هم مردم را دست بسته در مقابل نیروهای تا دندان مسلح حاکمیت قرار داده باشند، هم جلوه رادیکال شدن مردم را گرفته باشند. لذا تشکیلات ما باید جلوی این پروپاگاندا بایستند، مردم را بی قصد و هدف به خیابان نکشاند، تا سکوت کند و با تم و گلوله ساچمه‌ای به بدنهایشان اصابت کند و ناامید و سرخورده بگوید هیچ کاری از دست ما بر نمی آید. اعتراض کردنمان بی سرانجام است. تشکیلات با تشخیص درست می تواند اذهان را مسلح کرده تا سکوت را بشکنند، با قصد و هدف برای تسخیر قدرت سیاسی یک بار برای همیشه به حاکمیت ننگین دولت ایرانی پایان دهد. زۆر سپاس بۆ بەڕێزە لە شاری سنەوە ئەو پەیامەی بۆ نردبووین. بەڕێزێک لە شاری بۆکان وێنەی زۆری نردووە بۆمان، نووسێتی ئەمە دەوروبەری کاتژمێر 11 لە شاری بۆکان. نووسێتی سڵاو بەڕێزان، پیرۆزباییتان لێ دەکەین بە بۆنەی ئەو سەرکەوتنە مێژوویە، دەستخۆشیتان لێ دەکەین بۆ خەباتی پەیگیر و ڕاستەقینەتان کەوا ئێستا بەرهەمەکەی دەبینین، بژی ئازادی بەرابەری، بژی حکوومەتی کرێکاری، بژی سوسیالیزم. منیش سپاسیەکەین دەستخۆشی لەو بینەرە خۆشەویستە لە شاری بۆکانەکەین. ئەوە هەر لە ئێستاوە هەموو پەیام و وێنەکان و ویدۆکانی ئەنێرم بۆ هاوڕێیانی بەشی تەکنیک کە لە کاتی گونجاوە حتمما بڵاوی بکەینەوە. ئەمڕۆ شاری بۆکان وێڕای باقی شارەکانی تر خۆشا بوو. وێنە و ویدئۆی زۆرمان بۆ هاتوو لە شاری بۆکان. سڵاو دووبارە بۆ شاری بۆکان، شاری دکتۆر جافەری خۆشەویست. هەر بژین بۆ خەباتی یەکگرتوانەتان. ئەگەر شاری ترە لە بەردەستانی فقط لە تۆڕی میدیایی فەیسبوک هاوڕێیەک داوای کردووە کە بەرنامە ڕاستەوخۆکەی هاوڕێ براین دووبارە بڵاو بکەینەوە. پێمە بە ئاگادار نین ئێمە تا چەند دقەیەکی دیکە هاوڕێ ئاکۆ وتوێژێکی ڕاستەوخۆی لەگەڵ هاوڕێ ئیبراهیم عەلیزادە دەبێت، بەڵام ئەگەر بەرنامەکەی دووە کە منزوورتانە ئەرێ ئەوەش لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان دانراوەتەوە. هاوڕێ ئاکۆ تاکەی ئەو توێژەکە ئامادە دەبێت؟ بەڵێ هەمان پرسیار لەلایەن هاوڕێ شەهلای حەیدەری خۆشەویست کراوە لێمان. هاوڕێ شەهلا بەڵێ ئێمە چاوەڕێن هاوڕێ سیبراهیم ئامادە بێت، بێتە سەر هێڵی ئەنتەرنێت و بێتە ناو تۆڕی ئەنتەرنێتی سکایپ، حتمما لەگەڵ یا پەیوەندیەگرین و توێژەکەی بڵاوکەینەوە. هەرچەند بەڵێنماندا بوو کە ساعتی 3:30 بێ وڵاومان کردەوە، بەڵام بە کۆمەڵێک کێشەی فەرمی حتمما دێتە سەرخەت تا چەند دەقیقتر. ئەڵێ سڵاوتان لێبێت، گوایە لە ئێران پاڕازیت خراوەتە سەر سەتەلایتەکان و بە بینەران بڵێن لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەتوانن هەواڵ و ویدۆکان بنێرن. گوایە لە ڕێگای پاڕازیت خراوەتە سەر کاناڵی ماهوارەی کۆمەڵە تێوێش لە ئێران وە بە زەحمەت دەبیندرێت. ئەمەش نیشانەی ئەوجی ترس و وحشەتی کۆماری ئیسلامیە لە دنیای ئێرتباتات و لەوانەش لە کاناڵە مێدیایەکانی سەر بە ئۆپۆزیسیۆن بە تایبەتی کۆمەڵە. بەڕێزێک نووسێتی تایبەتمەندی مانگرتنی 28 خەرمانان
پەیوەستبوونی زۆر لە شار و شارۆچکەکانی کوردستان بوو کە پێشتر بەشداری مانگرتنیان ناکرد. ئەزموونی مانگرتن لە کوردستان ساڵ بە دوای ساڵ ڕەنگینتر دەبێت. بەشداری بەرچاوی چین و توێژەکانی کۆمەلگا لە مانگرتنی ئەم جارە خاڵێکی بەهێزە. زۆر سپاس بۆ ئەم بینەرە. هەرمان کاکڕێبوار بوو لە شاری سنە. بەڕێزێک سڵاو و ڕێزی نردووە هەڵۆی سەقس. زۆر سپاس یەکەین بۆ کاکەڵۆ خۆشی هاتە سەر هێڵ و قسەی بۆ کردین و پارچە شارێکی جوانیشی بۆ خوێندینەوە. کاک جەمالی بزورگپور پەیامێکی بە نووسراوە نردووە بۆمان. کاگەمیر ئەگەر چی بکەم تۆ ژمارەیەکم بەرێ بەم بڕێک لەم پەیامانە بنێن. بەڵێ کارەبا بۆ چەند دەقە ڕۆی. کاک جەمالی بزورگپور پەیامێکی بە نووسراوە نردووە بۆمان. هاوڕە جەمال دەڵێ ئێستا ئیتر بە دڵنیاییەوە دەتوانین بێژین هاوپشتی و سرگردانی دستم و اشکی گریانیم و رو کاسو سرگردانی دستم و اشکی گریانیم گیان گیان و گیان گیانت کمه صد گیان و قربانت کمه شیرم بکارین هیرو شیوانت خیلی تعلمم بواسین هیرو و برچ لیلی گیان گیانو گیان گیانو گیان گیانو گیان گیانو گیان گیانت کمه صد گیان و قربانت کمه لستر کوا پاو دیدم سیاور گلمن بیدوس خرچا غیر جازیز ریشه جرگلمن اگر میلاگت عزیز فراموشم بو سفیدی کفن عزیز بالا موشم بو گن گنو گن گنو گن گنو گن گن کمه صد گن و قربانت کمه گن گنو گن گن کمه صد گن و قربانت کمه گن گنو گن گن کمه صد گن و قربانت کمه گن گنو گن گن کمه صد گن و قربانت کمه کاسو سرگردانی دستم و اشکی گریانیم و رو کاسو سرگردانی دستم و
وی اشکی گریانی هرچند به آزار تبیم سر بده و بوم نفسی و سر بده و بوم نفسی بەڵێ بینەرانی خۆشەویست هاتینەوە خزمەتتان بۆ درێژەی ڕۆماڵی راپۆرت و گزارشەکانی مانگرتنی گشتی ئەمڕۆ 28 خەرمانان لە سەراسەری کوردستان. هاوڕێ ئەمیر لەم وایە پامێکت بەلاوەیە ئەگەر پامەکە بخوێنیتەوە. بەڵێ هاوڕێ جەماڵ بزۆرپور ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە پامێکی بۆ نردوین داوای کردووە کە بیخوێنینەوە. نووسیانە ئێستا ئیتر بە دڵنیاییەوە دەتوانین بڵێن هاوپشتی و هاوخەباتی خەڵکی کوردستان لە ڕێگای مانگرتنی دووشەممە 28 خەرمانان سەرکەوت. ئەم سەرکەوتنە پیرۆزە لە خەڵکی شۆڕشگێر و خۆراگری کوردستان. بەڵام بە سەرکەوتنی مانگرتن کارمان تەواو نییە. هاوپشتی و هاوخەباتی کە بەدەستمان هێناوە دەبێ بیپارێزن و بەهێزی بکەین و بیکەین بە هەوێنی هەنگاوەکانی دوایمان بۆ سەلماندنی. هەوڵدان بۆ پێکێنانی ڕێکخراوە جەماوەریەکان هاودەنگی و هاوکاری هەڵسوراوانی ئەم ڕێکخراوانە لە ئاستی سەراسەریدا و زامنی هەڵگرتنی هەنگاوەکانی دوایی مانن بەرەو سەرکەوتن. زۆر سپاس بۆ هاوڕێ جەماڵ بزۆرپور بۆ ئەم پەیامە جوانێ. بەڵێ ئێستا بینەرێکمان لەسەر خەتە. بینەری خۆشەویست سڵاو لێبێ و ئەم کاتت باش. سڵاو و ڕێز بۆ جەنابێت کاکۆی عەزیزوارەوە کاکەوری خۆشەویست و هەموو بینەران جۆنەبوونتان پێڵێم و پێم خۆش بۆ منیش سەرکەوتنی ئەم مانگرتنە ئەم یەکگرتوویە پیرۆزبایی بڵێن بە هەموو جەماوەری خەڵکی کوردستان خەڵکی شۆڕژگێری کوردستان. من چونکە بۆ خۆم ئێستا هەواڵەکانی سوشیال میدیام دنباڵە کرد ویستم شتێک لە مۆردی دیواندەرەوە باس بکەم. ئێستا لە شاری دیواندەرە بەڕاستی وەزیەتێکی جەنگیە و کامڵنی شەرایط نابەرابەرە. ئێمە هەواڵێکمان بەدەست گەیشتووە ئەوەتا هەواڵەکەی شاتەیید نەکراوەتە بەڵام باس لەوە کرێکە 4 کەس بریندار بوون لە شاری دیواندەرە کە ناوی دانەیەکیشیان بە ناوی فوادی قەدیمی زاهرەیان بارودۆخی زۆر ناسەقامگیرە و بۆ سنە بەڕێکراوە بۆ نەخۆشخانەیەکی سنە و ئەوش بڵێم کە ئێستا کە هێزەکانی ڕژیم
زۆر نامەردانە تەقە لە خەڵکی لە شاری دیواندەران. بازم مادوونەبوونیتیان پێڵێم و دەستان خۆش بێت و هەر بشین. زۆر سپاس هاوڕێزانای خۆشەویست، سپاس بۆ زانیارە نوێیەکانت. ئەگەر شتێکی هاوشێوە هەبوو هەرتوانی بیت و سەرهێڵ ئاگادارمان بکەیتەوە. مەمنونم، زۆر سپاس کاکزانە. زۆر سپاس بۆ ئێوە. سپاس بۆ ئێوەش هاوڕێزانە. بینەرێکی خۆشەویستی ترمان لەسەر خەتە. ئەم کاتت باش. ئەلۆ ئەم کاتت باش. ئەو کاتت باش کاکا کۆگیان، نازانم دەنگی من بڵاو بێتەوە یا ئەوەی کە دەنگت بڵاوە بێتەوە فەرموو. زۆر باشە. ڕێز و سڵامەیە بۆ تەلەڤیزیۆنی کۆمەڵە و هاوکارانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. منیش بەش بە حاڵی خۆم پیرۆزبانی ئەم سەرکەوتنەی ماگرتنە گشتیە لە کوردستان بە هەموو ئەو کەسانێک کە دەست پێشخەریەوە بوون، فراخانیان داوەوە لە ناو کۆمەڵگاکە کاریان بۆ کردە، فعالیەتیان بۆ کردە و بۆ سەرکەوتنەکەی درێغیان نەکردە، دەستخۆشیان لێکەم. من پێم خۆش بوو پەیامێک کە ئێستا بەدەستم گەیشتە لە شاری سەقەز بەوەی ڕابگەێنم لە نۆرەژ و زەندام هاوڕێی خۆتان. کاک ڕۆزای گیان، ئەویش ئەوەیە کە گیان ئەوەیە کە مەڕاستمێکە لە مزگەوتێک دائەندرێ بۆ پرسۆ سەرخۆشی لە ببوونەی ئینسانێک گیان بەختکرد و ژینە. نوێنەری جمهوری ئیسلامی، نوێنەری مەجلس سەقز و بانە بێزادی ڕەحیمی گەرەیکێتی لەو مزگەوتە قسە بکات و سوحەڕانی بکات و بەنەوەی پاپۆش ببوون پشتیوانی لە جمهوری ئیسلامی بکە و شتەکە بەلا ڕێدا بەرە، ینی پشتگیری لە حکوومەت بکاتەوە دووبارە لەویە کە لاوانی شۆڕژگەری ئەو شارە کە لەو مزگەوتە بەشدار بوون ئیجازەی پێنادەن قسەی بۆ کە یەک لەحظە ئیجازەش نادەن کە قسە بکات و مەجبورەوێت بە سەرشۆڕی مزگەوت بەجێ بێڵێت. هیوادارم کە لەم نمونانەمان زۆر بێت و بتوانین لە تەواوی بوارەکان لە هەشت شێوەیەک مبارزە کە لە بەردەست ڕفێقکانایە ئیستفادە لێ بکەن بۆ بە سەرکەوتن گەیاندنی ئەو خەباتە ئەو شۆڕشە کە ئێستا لە جەریانایە و سەرایەت پێیا بکات، تەشەنە بکات بۆ شوێنەکانی تر کە خۆشبەختانە ئەمڕۆ گوێبیستیەوە بووین کە لە ئیسفەهان، لە شیراز، لە تاران و لە زۆر لە شارەکانی تر بەرەوپیری و بانگەوازەی کۆمەڵە و ئەحزابی کوردستانی هاتوو. زۆر سپاس بۆی و دەستان خۆش بێ و ماندوو نەبن. زۆر سپاس بۆ تۆ هەروە ڕۆژای خۆشەویست، سپاس بۆ زانیاریەکانت، دەست و چاوت خۆش بێ. بەڵێ بێزادی ڕەحیمی نوێنەری مەجلسی شوڕای ئیسلامی لە شاری بانە و سەقەز، دوێکە لە مەجلسی لە مزگەوتێک کە بۆ پرسە و ماتەمینی ژینا دانرابوو، دەیەوێت بە شێوەیە کەروە کاگڕزاوتی ڤیدۆکەشی بڵاوەتەوە بە شێوەیەک پەردەپۆشی بکات لەسەر ئەو جەنایەتە و مەحسا وەکو چۆن کۆماری ئیسلامیەوێ پەروەندەسازی و سناریۆی بۆ دروست کات و بە نەخۆشی لە قەڵەمدا و ئەو جنایەتی خۆی بەلا ڕێدا برێ. بەڵام لەلایەن خەڵکەوە، لەلایەن دانیشتوانی مزگەوتەکەەوە ئاعترازی پێکرێ و بە شێوەیەک لە ناو مزگەوت دەریەکەن. ئەلبەت پێشتریش بەدەنگ لە وتوێژێک لەگەڵ یەکێک لە ڕۆژنامەکانی سەربەڕژیم کە بەدەنگی خۆی بڵاوبێتەوە هەمان قسە باسی تکرار کردبووە و باڵێنی دابوو بۆی کە بە نزیکایەتی و پەیوەندی لەگەڵ بنەماڵەی ئەمینی بە قەولی خۆی ڕاستیەکان کە لە واقعدا درۆیە دەیەوێت تەحویلی ئەو بنەماڵە و ئەسانی عمومی بدا، بەڵێنی بەو ڕۆژنامە دەوڵەتیەدا بوو کە هەموو هەر کارێک لە دەستی بەربێت ئەنجامی بدا. چەند پەیامی ترمان پێەیە ئەگەر شتێک هەیە بەدەستەوە بیخێنەکان پێنیمە. زۆر باش. ئەگەر وایە هاوڕێیانی بەشی تەکنیک لام وایە هاوڕێ ئیبراهیمی عەلیزادە ئامادە بێ و لەسەر هێڵ بێت. ئەگەر ئامادە بوو ئاگادارمان بکەنەوە کە وەسڵ بین و لەگەڵ هاوڕێ ئیبراهیمی عەلیزادە توێژێکی کورتمانە بێت.
حسنی ساتاوێنێ من دڵ و پێک لەو بارانە تا دەریایەک بادی دێنێ من سەماڵێمە و سەماڵی هێڵەشنەی بە سۆز و تاو بە سۆز و تاو دامە و بەهار بەفریداگی داری وڵاتەکەم باوەکەم باو. بەڵێ بینەرانی خۆشەویست چەندانە پەیامان بۆ هاتووە هەر ویدۆیە یەکێک لە ویدۆیانە ئاعترازی جەماوەری سەقزە لە مزگەوتێک لەوێ بۆ نمایندەی کە باسمان کرد ئەوە ویدۆکانێرم بۆ هاوڕێیانی بەشی تکنیک. سلام رفقا خسته نباشید. جهت اطلاع رژیم تروریست اسلامی در کردستان احساس خطر جدی کرده. امروز تعدادی نیروی مسلح از کرمانشاه و شهرهای دیگر به سنندج جهت سرکوب مردم اعزام کرد. بینەرێکمان لە شاری سنەی خۆشەویست. ئەو بەڕێزەی کە مجموعەیەک ویدۆی بۆ نردوین پرسیارێکیشی کردووە نووسێتی ئایا ئەمڕۆ کاتی ئەوە نییە کە لە کاتی مانگرتنەکەدا خەڵکی سەقز دوانیوڕۆ بەرەو مەزاری ژینای نەمر ڕێپێوان بکرێت. دیارە خۆ ئەویش قسەیەکە و لارحاڵ ئەوە بە هەڵسوڕان و هەڵسوڕاوانی ناو سەقز و بەو هەلو مەرجێکی ئێستا خەڵکی سەقزی تایە پەیوەندی هەیە ئەگەر بە گونجاوی بزانن و بچنە سەر مەزاری ژینای نەمر و لەم ڕۆژەدا لەم ڕۆژە پیرۆزەدا لەم ڕۆژەی کە هەموو خەڵک شکۆدار هەموو خەڵک بە یەکگرتووی لە مانگرتنەکە بەشدار بوون کۆتاییەکەی بە ڕێزلان و وەفا لەسەر مەزاری ژینە تەواو بکەن من پێم وایە ڕابەڕای خۆم حرەکەتێکی گونجاوە. زۆر سپاس بۆ کاک ڕەزا. پامێکمان بۆ هاتووە نووسێتی تەلەڤیزیۆن پارازیتی لەسەرە و ئینتەرنێت زۆر زعیفە. بەڵێ ئەمە چەندەمین پەیامە لەو بارەوە بۆمان هاتووە ئەمیش هەر لە شاری سنەوە بوو نیشانەی ئەوجی زەبوونی و ترسنۆکی دەسەڵاتێکە کە لە حاکمیەتایە و هەموو ئەبرازەکانی مێدیا و سەرکوب و ڕۆسانەی لە اختیارە بەڵام ترسنۆکانە لە دەربڕینی بیر و بۆچوون لە کاناڵەکانی جیاواز لەخۆی یا دژی خۆی نیگەرانە و دەترسێ. بەڕێزێک لە شاری بانەوە پەیوەندی گرتووە ئەڵێ ئاعترازات لە بانەش دەستی پێکردووە. زۆر سپاسیەکەین هێشتا بە تەوزیحی زیاتر نێناردووە بەڵام نووسێتی ئاعترازاتی بانەش خەریکە دەست پێەکە. سڵاو هاوڕێیان، پیرۆزبایی سەرکەوتنی ئەو ئاعتسابە لە تەواوی خەڵکی کوردستان و ئێران و تەواوی حیزبە سیاسیەکان بەتایبەت کۆمەڵە دەکەین. فریا لە بۆکان. ئەو پەیامی ناردووە بۆمان. بەڕێزێکی تر لە شاری سنە مانگرتن هەروە درێژەی هەیە. دوکان و بازار هەروە داخراوە. کاکسی ئیبراهیم لەسەر هێڵە. بەڵێ دوکان و بازار هەروە داخراوە و تا ئێستا خەڵک جارێکی تر نەهاتوونەتە سەر شەقام بەڵام دەنگۆی ئەوە هەیە کە جارێکی تر خەڵک بێنە سەر شقام و تەزاوراتەکەی دوێنەکە درێژە بن. ویدۆیەکیشیان هەرو بەڕێزە کە لە بانە بوو بۆی نردبووین بۆی نردینەوە ئەوە منیش نردم بۆ هاوڕێیانی بەشفەنی. بەڵێ کاکەمیر لام وایە هاوڕێ خۆشەویست هاوڕێ ئیبراهیمی عەلیزادە لەسەر هێڵە و ئێستا دەتوانێت وەسڵ بێ پێمانەوە. هاوڕێ ئیبراهیم سڵاو لێبێم کاتت باش. باش ماندوو نەبن. پێشتر جێ خۆیەتی پیرۆزبایی بکەین
ئەم حرەکەتە جەماوەریە ئەم یەکگرتوویە لە ئێوە و لە ماندووبوونی چەند ڕۆژەی هەموو هاوڕێیان و بەتایبەت جەنابتان و باقی نەهادە مەدەنی و ڕێکخراوەکانی مرۆڤدۆست لە ناو شارەکانی کوردستان کە توانیان ئەم حرەکەتە عەزیمە جەماوەریە و ئەم ڕۆژە شکۆدارە بخەنە ناو مێژووی خەباتی شۆڕژگەڕانەی خەڵکی کوردستان. ماندوو نەبن. زۆر سپاس بۆ ئێوە و ماندوو نەبن. بەڵێ من لەو فرسەتدا حەزەکەم کە چەند کەلیمەیەک ڕوو لە کۆمەڵانی خۆراگری خەڵکی کوردستان بدوێ. پێش هەموو شتێک زۆر زۆر سپاس بۆ ئەو وەڵامە لێبراوانەی و بێڕاڕایی و یەکپارچە و سەراسەریەی کە بە بانگەوازی مانگرتنی گشتیتاندایەوە. دەستخۆشی و ماندوو نەبوونی لە تاکەتاکەی ئێوە کە لەم ڕۆژانەدا بە هەموو شێوەیەک بە خۆپیشاندان بە مانگرتن بە سنگی خۆکردنا ببورن. تەلیفۆنێک زەنگیدا لێرە من ڕشتی کەلامەکەم لە دەرچوو. دووبارە ئەرسانی دەکەمەوە کە زۆر سپاس بۆ ئەو وەڵامە لێبراوانە و بێڕاڕایی و یەکپارچە و سەراسەریەی کە بە بانگەوازی مانگرتنی گشتیتاندایەوە. دەستخۆشی و ماندووی نەبوونی لە تاکەتاکەی ئێوە کە لەم ڕۆژانەدا بە هەموو شێوەیەک بە خۆپیشاندان بە مانگرتن بە سنگی خۆکردنە قەڵغانی گولەی دوژمن بێزاری خۆتان بەرامبەر بە جنایەتی کوشتنی مەزلومانەی مەحسای جوانەمەرگ دەربڕی. مقاومەت و گیانبازی ئێوە سنوورەکانی تێپەڕاندووە و دنیا شاهیدی بۆ دەدات. بەڵام لە ماوەڵی خەڵکی کوردستان لەو خەبات و خۆڕاگریە شکۆدارەدا تەنیان نەبوون. لە تاران و لە چەندین شاری گەورەی ئێران لەم سێ ڕۆژەدا شاهیدی پشتیوانی بوێرانەی خەڵکی ئێران لە کوردستانی شۆڕژێر بووین. ئەو هاوپشتیە هەڵبەت بە هەڵکەوت نییە، دەردەکە دەردی هاوبەشە و هەر بۆیەش هاوارەکە هاواری هاوبەشە. لەو ڕێگەیەی کە ئێمە بۆ سەرکەوتن گرتومانەتە بەر گەلێک خۆناغی دیکەشمان لەبەرە کە پێویستە خۆمان بۆ بەرەو پێشبردن و بە سەرکەوتن گەیاندنی هەنگاو بە هەنگاوی ئامادە بکەین. تاکتیکەکان شێوەکانی بەڕێوەبوونەوە لەگەڵ دوژمن جۆرا و جۆرە. مانگرتنی گشتی ئەو شێوازەیە لە خەباتی جەماوەری کە لە ناو کۆمەڵانی خەڵکی کوردستاندا جێکەوتووە و ئەمڕۆ نمونەیەکی شکۆداری دیکەی منتاقی کردەوە. لە هەموو ڕوویەکەوە هەنگاوێکی بەرەو پێش بردین ئەم حرەکەتەی ئەمڕۆ جەماوەری خەڵکی کوردستان بەدەمیەوە هاتن. مانگرتنی گشتی لە هەمان کاتدا کە حرەکەتێکی سیاسی ڕاستەوخۆ دژ بە کۆماری ئیسلامیە لە هەمان کاتدا هێزی دوژمن زەوی گیر دەکات و توانای مانوەردان و زەبرزەنواندنی گەلێک بەرتەسک دەکاتەوە. ڕێگا بۆ پێوەستبوونی جەماوەرێکی هەرچی بەرینتر بەرزەکانی ئەو خەبات و مقاومەتە ئاسانتر دەکاتەوە. دەربڕینی ناڕزایەتی بۆ هەمووان کەم هەزینەتر دەکات. بەڵام سەرڕای هەمووی ئەوانە لەم پەیوەندیەدا سێ خاڵی گرنگ هەیە. یەکەم، ئەمە تەنیا شێوەی دەربڕینی ناڕزایەتی نییە، بەڵکو جەماوەریترین و لە خۆناغی ئێستادا قابلی دەستڕستترینیانە. ئەمە خۆڕسک نییە، بەڵکو ئاگاهانەیە و خاوەنی بڕیاردەر و هاواهەنگکونەندە و ڕێبەری دیاریکراوە. ئەگەر بمانەوێت بە شێوەیەکی کاریگەر کۆماری ئیسلامی لە ڕێگەی ئەم خەباتەوە بکەوێتە ژێرزەختێکی ڕووخێنەر، ئەوە پێویستە توانای بڕیاردان و بەڕێوەچوونی وا حرەکەت گەلێک لە ئاسی هەموو ئێران و لانیکەم لە شارە گەورەکانی ئێران لە خۆماندا پێک بێنی. خاڵی دووهەم، بێگومان خۆپیشاندان و پێوان شێوەیەکی دیکەی دەربڕینی ناڕزایەتیە، بەڵام ئەوەش پێویستە لە ئاستی محەلیدا لانیکەم خاوەن و بڕیاردەری خۆی هەبێت و حرەکەیەکی خۆڕسک نەبێت. لێرەشدا پێویستە وەریابین دوژمن بەرەو توندیتیژی نەبات، تاڵانکردنی فرۆژگاکان و سووتاندنی ئێرە و ئەوێ تاکتیکێکی ناسراوی کۆماری ئیسلامیە کە لە ڕێگەی پرۆکاتۆرکان و بەکرێگیراوانی خۆیەوە بەڕێوەی دەبات و
بۆ ئەو مەبەستە ئاموزش دراون. خاڵی سێهەم گرنگی و خەباتە لە بەردەوامبوونیدایە. کاری ئێمە و کاری کۆمەڵانی خەڵک دەبێت درێژەی هەبێت. ئەوە ئەرچی ئێمە و کۆمەڵانی خەڵکی ئێران و کوردستانە کە شێوەکان و قۆناغەکانی درێژەی ئەو خەباتە تا سەرکەوتنی یەکجاری دیاری بکەین و بە سەرکەوتنیشان بگەێنی. لەم سێ ڕۆژەدا شاهیدی هەموو ئەو شێوازانە بووین. هەم دەربڕینی هاوپشتی لە سۆزی هونەرمەندان و وەرزشواران و هەڵسوراوانی مەدەنی لە ناوەوەی ئێرانمان دیت کە لەژێر تیغی دوژمندا بوێرانە هەڵوێستی ئینسانی و شۆڕجێرانەیان بەرامبەر بە جنایەتی کوشتنی مەحسا دەربڕی. هەم لە پێشوازی شکۆدار لە ناشتنی تەرمی مەحسادا بینیمان کە ڕێکخرا و وشیارانە بوو. هەم لە خۆپیشاندانی ئەم شار و ئەو شاردا کە بەپێی تەشخیص و هەڵسەنگاندنی هەڵسوراوانی محەلی و کەسایەتیەکانی خۆشنا و بە ئەزمموی ناو جەماوەر بەڕێوەچوون. ئەمانە هەموویان پێکەوە و لە سەروی هەمووشیانەوە کەش و هەوای شۆڕژێرانی ئەمڕۆیان بۆ مانگرتنی گشتی خۆڵقاند. لەمە بە دواش ئەوەی کە گرینگە ئەوەیە کە هەرچی دەیکەین و هەرچی پێویستە بیکەین لێبڕاوتر و ئاگاهانەتر بێ و بیر لێکراوەتر بێ. هەرچی لە ئاسی هەموو کوردستان و چ لە ئاسی ئەم شار و ئەو شار و ئەو گەڕک و ئەو گەڕکدا دەیکەین دەبێ مۆرکی ئاگاهانەبوون و بیر لێکراوبوونی پێوە دیار بێت. کۆمەڵا بە دەرسوەرگرتن لە ئەزمموی دەوڵەمەندی بزوتنەوەی شۆڕژگەرانی خەڵکی کوردستان هەوڵی داوە و هەوڵ دەدات کۆناغەکانی خەبات بەرەو سەرکەوتن بە کەمترین زیانی گیانی بەرەو پێش بەرێت. جارێکی دیکە پیرۆزبایی سەرکەوتنی وەڵامدانەوەی جەماوەری خەڵکی کوردستان بە بانگەوازی کۆمەڵە و لایەنە سیاسەکان دیکەی کوردستان و ئێران بۆ مانگرتنی گشتی لە هەموو خەڵکی کوردستان دەکەم. دەستخۆشی دەکەم لە هەموو ئەو هاوڕێیانەی کە بە تایبەت لە ناوەوەی وڵات فیداکارانە و ماندووی نەناسانە بۆ بەسەرکەوتن گەیاندنی ئەو مانگرتنە شکۆدارە سیاسیە هەوڵیاندا. داوامان ئەوەیە کە لە سەعاتەکان و ڕۆژانی داهاتوش و لە قۆناغەکانی ئەو جۆراوجۆری ئەو سەرهەڵدانەدا چالاکانە وە وشیارانە و ئاگاهانە دەور بنوێنن. سەرکەوتوو بێت بزوتنەوەی شۆڕژگەرانەی خەڵکی کوردستان پتەوتر بێت پەیوەندی جەماوەری خۆڕاگری خەڵکی کوردستان لەگەڵ جەماوەری هاوچارە نووس لە هەموو ئێران. زۆر سپاس هاوڕێ براهیمی عەلیزادەی خۆشەویست، زۆر سپاس بۆ پەیامە جوانەکەت، سپاس بۆ بەشداری لە بەرنامەی ڕاستەوخۆ. سپاس بۆی باش. بەڵێ بینەرانی خۆشەویست، پەیامێکی کورتی هاوڕێ ئیبراهیمی عەلیزادە لەبیرەوەڵی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمونیستی ئێران بوو کە بە بۆنەی شکۆداربوونی مانگرتنی 28 خەرمانان لە کوردستانەوە پێشکەش بە ئێوەی خۆشەویست کرا. زۆر سپاس بۆ هاوڕێ ئیبراهیم، سپاس بۆ ئێوەی خۆشەویست کە گوێگر بوون. کاک ئەمیر پەیامێ شتێک لەبەردەستە؟ بەڵێ دوو پێم هاتووە، یەکیان لە مەریوان و ئەوی کەشیان لە سنە. بینەرێک پامێکی نردووە لە مەریوان، نووسیوەتی ئەمڕۆ لەگەڵ یەکێک لە فەرماندەکانی سپا قسەم کردووە کە لە حاڵەتی ئامادە باشیشدا بووە. وتوێتی ئێمە بۆ خۆشمان لەو وەزعیەتە ڕازی نین، ئەوان بۆ خۆیان مناڵەکانی خۆیان دەنێرن بەرەو ئوروپا و خۆشی و خۆشگوزەرانەکانی خۆیان و لێرە ژێمە دەوێت بێنە نێو خەڵک و جوانی خەڵک بوژین. بەڵام ئەوەندە بزانن کە هەم خۆمان، یعنی ئەو لە زمان ئەمڕینەی سپاکتێتی کە خۆمان بە هینی خەڵک دەزانین. ئەمە ئەم بینەرە لە مەریوانە ئەوی نردووە. ئەوەی سنەژ نووسیوەتی ئێعتساب بهترین گزینە برای زەمینگیرکردنê نیروی تا دندان مسلح رژیم است. تظاهرات خیابانی بدون قصد و هدف تنها کشته و زخمی شدن جوانان را به دنبال خواهد داشت. سپاس هاوڕێ ئەمیر. ئەگەر هاوڕێیانمان کلیپێکی تر یا باشتر وایە بڵێن کلیپ نا راپۆرتێکی تر لە ئاعتساب و مانگرتنەکانی ئەمڕۆی کوردستان بە شێوەی ڤیدیۆ لە بەردەستیانەیە بۆمان بڵاو بکەنەوە. زۆر سپاس.
دەستەموی ئەشکی گریەنیم وڕووکاس و سەرگەردان دەستەموی ئەشکی گریەنیم هەرچەند بە ئازار دەبیوە سەر بدێ و بووم نەبەسیوم سەر بدێ و بووم نەبەسیوە نظامی چەوساکەن هەموو ناڵی داماوەکان ژان نظامی چەوساکەن هەموو ناڵی داماوەکان سەرچاوەی هۆش و وەستمە خواست و هیوای مەبەستمە خواست و هیوای مەبەستمە
سەرگەردانی دەستم وێ ئەشکی سەرگەردانی دەستم وێ ئەشکی گریەنیم ڕووکەس و سەرگەردانی دەستم وێ ئەشکی گریەنیم هەرچەند بە ئازار دەبیوم سەر بدێ و بووم نەبەسیوم سەر بدێ و بووم نەبەسیوم شنەی بە سۆز و تاو بە سۆز و تاو دامە و بەهار بەفریداگیر کاری وڵاتەکەم باوەکەم باو. بەڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە هاتینەوە خزمەتان بۆ ڕۆماڵکردنی گزارش و راپۆرتەکانی ئەمڕۆی شارەکانی کوردستان. ئەوەی تا ئێستا بەدەستێمە گەیشتووە، ئەوەی تا ئێستا ڤیدۆ و نامە و زارشتان بۆی مناردووە. کوردستان تەواوەتی خڕۆشا بوو، کوردستان بە تەواوەتی لە مانگرتنا بوو.
ئەمڕۆ کوردستان یەکگرتوانە لە پشت بنەماڵەی ئەمینی بوون، هاوخەم و هاوسۆزی ژینا بوون. ئەمڕۆ کوردستان یەکدەنگ دژ بە جەنایەتەکانی کۆماری ئیسلامی ناڕەزایەتیان دەبڕی. ئەمڕۆ کوردستان نیشانیدا کە خەبات شۆڕش لەوێ گەرمە و بە حەق سەنگەری مقاومەتە. پەیامێکمان بۆ هاتووە لە مەهاباد، سوێتی سڵاوتان لەبێ هاوڕێیان. ئەوڕۆ لە مەهاباد هەموو دوکان و شوێنەکانی تر داخراون. پیرۆزە ئەو هەماهەنگیە لە خەڵکی مەهاباد و هەموو خەڵکی کوردستان و خەڵکی هاوچارە نووسیێران. چەند وێنە لە شاری مەهاباد کە بۆی نردوین و منیش گیانمە دەست هاوڕێیانی بەشی تەکنیک کە بۆمان بڵاو بکەنەوە. بەڕێزێکی تر چەند وێنەی لە کاربەدەستانی کۆماری ئیسلامی و بەتایبەت ئەوانەی کە لە گەشتی ئەرشادان لە فەرماندەکان و دەرەجەدارەکان و سەردارەکانی جەنایەتکاری ڕەژیم بۆ نردوین توێتی بۆ شناسایی. زۆر سپاس بۆ ئێوەی خۆشەویست. بەڕێزێکی تر لە فینلاندەوە چەندین وێنە و لە خۆپیشاندان و لە ناڕەزایەتیەکانی ئەمڕۆی خەڵکی کوردستانی بۆ نردوین. وا دیارە کاکەمیر وتوێژێکی سازاوە. کاکەمیر فەرموو. بەڵێ بینەرانی ئازیز، لەم بەشەدا هاوڕێ مەحیە ئیرەجی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە لە ڕێگای ئسکایپەوە لەگەڵمانە. هاوڕێ مەحیە، ئەم کاتت باش، زۆر سپاس بۆی کە بەشدار بوون لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەمڕۆدا. زۆر سپاس کاکەمیرجان، ماندوونە بن، دەستان خۆش بێت. لەیرەوە پێم خۆشە هەل ئێستەوە لە ئێوە و لە هەموو بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و لە هەموو خەڵکی کوردستان بە بۆنەی ئەم سەرکەوتنەوە پیرۆزبایی بکەم. ئەو سەرکەوتنە تەبعاً تەجربەیەکی زۆر دوور درێژی هەیە و ئێمە زۆر ئەرخایان بووین کە ئەم حرەکەتە بە سەرکەوتنەگات و خەڵکی کوردستان زۆر باش بەرەو پیری دێن. بەڵێ هاوڕێ مەحیە، خۆشتان ئیشارەتان پێکرد کە مانگرتنی گشتی بە سەرکەوتن گەیشت و مێژوویەکی تر بە مێژووی پڕ لە شانازی کۆمەڵانی خەڵکی کوردستان تۆمار کرا. قسەتان چییە لەسەر ئەم سەرکەوتنە؟ هەر تۆزێک لەوە پێش هاوڕێ ئیبراهیم عەلیزادە دەبیرێوەڵی کۆمەڵە لەم بابەتەوە قسەی کرد. تەبعاً قسەیەکی زیاترم نییە. ئەو خەباتە ئێمە ئەبێ سەرکەوتنەکەی مسۆگەر بکەین. مسۆگەرکردنەکەی هەر بە ئەو ڕۆ تاوا نابێت. ئەبێ هەوڵ بدەین کە تەبعاً کۆماری ئیسلامی لە هەوڵیەوە بێت کە هەڵسوڕاوان و بڕێکلەوانی وە بەنەوعێک لەم سەرکەوتنە دەخاڵەتیان بووە بیانگرێ، دەست بەسەریان بکات، فشاریان بۆ بێنێ. هەروە لە قسەکانی هاوڕێ ئیبراهیمی شابوو دوکان و بازاریان عەزێتیان بکات، سوزانم بەنەوعێ فشاریان بۆ بێنێت زندگیەکەیان بگۆڕێت. بەڵام کۆماری ئیسلامی ئەبێ بزانێت کە بە کوشتنی ژینای جوانە مەرگ چه حرەکەتێک لە ئاسی کوردستانە ڕووی داوە. تەبعاً ئەوە ئەتوانێ خەتەرێک بێ. یعنی هەل لە ئێستەوە کۆماری ئیسلامی ئەبێ زۆر زۆر دەست بە عەسا بڕوا بەرەو پیری ئەوەی کە چۆن لەگەڵ خەڵکی کوردستان ڕەفتارەکە، چۆن لەگەڵ جوانان ڕەفتارەکە. ئەو بزانێت کە هەزینەی زۆر بە هەزینەیەکی زۆر گەورە بۆی تەواو بێت و تەبعاً خەڵکی کوردستانیش ئەبێ زۆر ژیرانە بە مەسەلە بەرخورد بکەن. جوانان، من نەزانم جوانان و لاوانی کوردستان قین لە دڵن. هەموو ئارەزوەکانیان لە حکوومەتی کۆماری ئیسلامیە تقریباً کەوتوتە ژێر ئەرز، بە ئاواتەکانیان نەگەیشتون. لە خوێندنی ئەگەر باڵاشیان کردی بێت ڕویان کردوتە کۆڵبەری. کچان نەیانتوانیوە وەکو هەر کەسێکی ئاساییتر لە ناو کۆمەڵگەدا بژین. نمونەمان نمونەی ژینای جوانە مەرگە. ئەمانە هەموو پیشانەدە کە ئەو گەنجانە قین لە دڵن و ئەمە بە کاتێکە زانن بۆ بیانەوە تۆڵە بکەنەوە لە کۆماری ئیسلامی. بەڵام ئەشی ئەوەیشیان لە نەزەرا بێت کە ئێمە ئەبێ هەمیشە لە هەموو کاتێکە لە هەموو خەباتێکە هاوسەنگی هێزمان بەدەستەوە بێ. ئەگەر زانین هێزی چەکداری کۆماری ئیسلامی بە چەک و بە گازی فرمسکرێژ و بە هەموو ئەو کەرەسانەوە بەدەستیوێتی ئەتوانێ
حرەکەتەکانی ئێمە بکات و زیانمان پێ بگەێنێ خۆ تەعاە بێ ئەمە ئەو هاوسەنگی هێزە بزانین و نچینە پایشتەیەکە زانین قازانجی تیان ناکەن بەڵام ئەتوانین لە شوێنە زەعیفەکانە کۆماری ئیسلامی غافڵگیر بکەین ئەوەی وا ئەو ڕۆکرا کۆماری ئیسلامی غافڵگیر کرد من بۆتان بگەڕمەوە کاک ئەمیر بەشێکی زۆر لە تەلەڤیزیۆنەکانی ئەو ڕۆی دنیا ئەم خەبەریان گواستوتەوە مثلا من لە وڵاتی سوێ دەژیم تەلەڤیزیۆنی سەراسەری ئەو وڵاتە لە ئەخبارەکەیە چەند جار دوێنێ و ئەو ڕۆژ باسی ئەم خەبەرەی کردووە و گواستوێتەوە ئەوە جیان لەوە لە ئاسی نێودەوڵەتیش تەلەڤیزیۆن هەی زۆر مەشهوری ئەو وڵاتانە ئەویان گواستەوە هەر لەو ئەوڕۆ و دوێنێش بەشێکی زۆر لە پایتەختەکانی وڵاتەکان یا شارە گەورەکان ئەبێ بە مەیدانی ئیعترازی بەشێکی زۆر لە هەڵسوڕاوانی سیاسی و خەڵکی ئەو وڵاتانە کە دژ بە کۆماری ئیسلامین و بەهۆی شرایەتی کۆماری ئیسلامی لە هەندەرانەژین دێن ئاعتراز دەکەن بە سیاستەکانی کۆماری ئیسلامی و پشتیوانیەکەن لەو حرەکەتەی وا ئێستا لە ئارادایە و ئەو سەرکەوتنە جەژ نەگرن ئەوە بۆ خۆی نیشانەیەوەیە کە ئەم حرەکەتە ئەم مانگرتنە لە چوارچەوەی کوردستانە فقط نەماوەتەوە بەڵکو زۆر زۆر سنوورەکانی بەزاندووە و لە ئاسی نێودەوڵەتیە مەترح کراوە جێگەی خۆشێتی ئێمە چەند ڕۆژێکی تر کۆبوونەوەی سازمانی ملل ئەبێت و ڕئیسی کە زۆر جێگەی تعجبە کە داوەتیان کردو ئیجازەیان پێداوە بچێت بۆ چونکی بۆ خۆی یەکێک لەو کەسانەیە کە دەستی سوورە بە کوشتنی لاوان و زندانیانی سیاسی و هەڵسوڕاوانی کۆمونیست و بەشێکی زۆر لە خەڵکی ئێران چۆن نەتوانێت لە شوێنێکی ئاوا بەشداری بکات و ئیجازەی پێدەن بەڵام کە ئێستا ئەو ئیجازەی هەیە و دێت بۆ ئەوێ بەشێکی زۆر لە هەڵسوڕاوان چنە بەر دەفتەری سازمانی ملل و لەوێ ئاعتراز دەکەن لە نیویۆرک و ئەوەندەی من ئاگدار بم هاوڕانی ئێمەش لە ئەو وڵاتانی وان نزیکن بەشداری ئەو حرەکەتە بن هەموو ئەمانەوەمان پێڵێکە ئەم مانگرتنە ئیدامەدارە ئەم مانگرتنە لە ئەمڕۆ ئیتر دوانیوەڕۆی ئەوڕۆ کۆتایی پێ نایە بەڵکو ئەمە سەرەتایەکە بۆ خەباتێکە خەڵکی کوردستان دەمێکەیە بە تامەزرێن و خەڵکی ئێران بەرەوپیری ئەوواچن بەڵام ئەبێ هەموو تاکتیکەکانی خۆمان بناسین و بە دشمنی خۆشمان بناسین و بزانین چۆن ڕەفتار بکەین بۆ ئەوە کەم زەرەر ببینین و زیانی زۆر بدەین لە دشمنەکەمان بڵێ هاوڕە مەحیا من پێم باشە لێرە پرسیارە بکەم ئەمڕۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان جارێکی تر نیشانیاندا کە یەکگرتووی ڕەمزی سەرکەوتنە دەبێت چی بکرێت کە ئەم یەکگرتوویە سەراسەری بێتەوە ئێمە نیشانەکانی مادیوە هەر ئەو ڕۆبەشێکی زۆر لە دانشگاکان هاتن بە شێوەی زۆر ئاعترازیان کرد و حتا لە بڕێک لە شارەکانیشە نمونەهایەکی بووە لە ڕەشت و لە ئیسفەهان و لە چەند شاری تر ئەم نمونانە بووە و لە هەواڵەکانی ئێوە شایەوە بواساندەوە بە تۆری واقعی خەڵکی کوردستان ڕێبەری خۆی هەیە خەڵکی کوردستان سازمانی هەیە و شتێکی خۆڕەخس ناکە هاواهەنگیەک لە بینی خەڵکی کوردستان و هێزی سیاسی کە لە ناخی ئەو خەڵکەوە هاتوونەتە دەرەوە هەیە طبعاً ئەبێ هەوڵ بدرێ خەڵکی لە ئاسی سەراسەریش هەموو شتەکان بەو شێوە بچێت ئێمە تەجروبەی 96مان هەیە ئێمە تەجروبەی 98مان هەیە ئێمە تەجروبەی پێشترمان هەیە ئەبێ بزانین چی بکەین کە سەرکەوتنەکان بسۆگەر بکەین مەسلەیە کە زۆر جێگەی سەرنجە ئەویشەوەیە ئەو پشتیوانیە لە ئاسی سەراسەری بۆ خەڵکی کوردستان دوا ڕۆژی داخوازیەکانی خەڵکی کوردستان ڕوونتر ئەکات و مسۆگەری ئەکا خەڵکی کوردستان ئەگەر بیانەوێت داخوازیەکانیان بێتە جێ بە حەقوقی خۆیان بگەن بەبێ پشتیوانی خەڵکی ئێران ئەویان زۆر بە سەختیە چێتە پێشەوە بۆیان بۆیە زۆر مهمە کە هەوڵ بدەن ئەو پشتیوانی لە دەست خۆیان نەکەن هەوڵ بدەن خەڵکی ئێران خەڵکی سەراسەری ئێران ببن بە پشتیوانی داخوازیەکانی خەڵکی کوردستان ئەمە مەوزوعێکی زۆر مهمە طبعاً ئەمە لە ڕێگەی هەموو ئەو نەهادانە ئەو هەڵسوڕاوانەی کە ساڵیان ساڵ پێکەوە ئێرتباتیان بووەوە هەڵسوڕاوانی کوردستانی زۆر ناسراون لەناو ئەواندا پێک دێت و طبعاً ئێمەش وەکو کۆمەڵە وەک تەلەڤیزیۆنی کۆمەڵە بن بە بەسەکۆیە بۆ
بۆ یارمەتیدان و بۆ گواستنەوەی هەموو ئەو دەستکەوتانەی کە ئەتوانێت ئەم خەباتە لە ئاسێکی بەرینتر بباتە پێشەوە. بەڵێ زۆر زۆر سپاس هاوڕێ مەحیە ئیرەجی ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە بۆ بەشداریتان لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەمڕۆ. زۆر سپاس بۆ ئێوەش و ماندوو نەبن. زۆر سپاس. سپاس بۆ تۆ بۆ هاوڕێ مەحیە خۆشەویست. پەیامێک لە بانەوە هاتووە، ئەڵێ سڵاو هاوڕێیان، ئەم کاتتان باش. پێشەکی سەرخۆشی خۆم ئاراستەی بنەماڵەی ژینایی هەمیشە زیندوو شاری سەقزی قارەمان و هەموو کوردستان و ئێران دەکەم. پیرۆزبایی ئێقتصاب و ئێعترازاتی سەرکەوتوانەی کوردستان لە هەموو خەڵکی ئازادیخوازی دنیا لە ئازادیخوازی دنیاکەم. بێگومان ئەرکی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەمە دواش هەروە بەتینەوە پشگیری و ماندوونە ناسانەی قایمی خۆی بۆ ئێعترازەکانی لەمە بەدواش هەرچی زۆرتر بێت. بە بڕوای ئێمە واز و کۆتایی نایەت و هیوادارین ئاخرین ڕۆژەکانی کۆماری پەت و سێدارە ببینین. هەروەها فیلم و عەکسی زۆرمان لە شاری بانەوە نردووە لە کاتی پێویستە مەمنوو نەبین بڵاوی وەکەن. بەسەر چاو ڕام گەیاندومانە بە بەشی فەنی حتمەن بڵاویەکەنەوە. شاری بانە زۆر بە جوانی و بە خرۆشەوە بەرەو پیری داواکاری کۆمەڵە و ئەرکی خۆی بەجێهێنا و گشت شوێنە تایبەتەکان تەحتیلن، جگە لە چەند شوێنی دەوڵەتی و چەند گیرە خۆرێکی ڕژیمی پەت و سێدارایی ئیسلامی. هەر بژی ئاڵا سوورەکەی کۆمەڵە، هەر شەکاوە بێت ئاڵا سوورەکەی کۆمەڵە. زۆر سپاس بۆ ئەم بینەرە خۆشەویستەمان لە شاری بانە. بینەرێکمان لەسەر هێڵی تەلەفۆنە، هیوادارم بتوانێت وەڵام بداتەوە. سڵاوم کاتت باش. ئەلۆ سڵاوم کاتت باش. سڵاو کاگوریای ئەحمەدی خۆشەویستم، کاتەی خۆت باش، خۆت ماندوو نەبی. زۆر سپاستان دەکەم. ئەم ڕۆژە گەورەتان پێ پیرۆز دەڵێم. هیوادارم لەم ڕۆژە سەرکەوتوانەمان زۆر بێت. دیارە ئیمڕۆ خەڵکی کوردستان بەڕاستی سەرڕای عەزیەت و ئازارێکە بە بۆنەی ئەم وەزیەتە و کێشایان ئەبێ جێگای بەڕاستی ئیفتخار و سەربەرزی بۆ هەموومان کە ئاوای یەکدەست و ئاوەها بە شێوەیەکی تا ئیسر نەکراو لە هەموو قۆناغێکدا هاتون بەرەوە و دەستیاندا بەرەوە لەگەڵ ئەو خانەوادەی ژینا ئاوەها پشتیانیان گرت و خەڵک کوردستانیان سەربەرز کرد لە مقابڵ ڕژیمێکی وەحشی وەکو جمهوری ئیسلامیەوە. هەروەکردبانین حتمما لە شارەکان تریچەوە خۆتان باشتر ئاگادارن و خەڵکی ئێران و بەتایبەت کوردستان زۆر ئاگادارن کە لە شارەکانی تریچەوە زۆر هەوڵدراوە، زۆر پشتیوانی گەرم و گۆڕ کراوە. من هەر حەزەکەم بڵێم کە لە دەرەوەی ئێرانی هیچ بەڕاستی ئەکسەری خەبەرگوزاریە ئەسلیەکان یا بەسەڵ وەکو کاناڵی زێدەیەفی ئالمان بەهاو کاناڵە دەوڵەتیەکان ئەم خەبەرەیان منعکسە کردەوە و بە شێوەیەکی تائیسر نەکراو خەڵکی جەهانیان لەم واقعە ئاگادار کرد. زۆر سپاس کاگوریا. ڕاستی یەک پرسیار، گوایە لە فڕانکفۆرت ئەمڕۆ ئەکسیۆنێک بەڕێواچێ، زانیاری لەسەر شوێن و مەکانی ئەکسیۆنەکە و چۆنێتی بەڕێوەچوونی بدەین لە ئێستاوە بە بینەران ئەوانەی کە احتیمالەن ئەگەر دانیشتووی ئاڵمانن و ئێستا گویان لە دەنگمانە بێن و بەشداری ئەو ئەکسیۆنە بن. بەڵێ ئێمە هەر ئێستا کار لەگەڵەوە قساکەین لە ناو تووبانە خەیەکم بە فڕانکفۆرت دەچین یا لەبەر سوارە جمهوری ئیسلامیە سعات شوای دوای مەڕۆ قەرارە ئەکسیۆنەکە بەگوزار بێت و هیوادارم خەڵکێکی زۆر بتوانن بین. بەهەرحاڵ لێرەی چ لەم شار و لەو شار و لە هەموو شارەکان یعنی لە زۆربەی شارەکان جم و جۆر بووە و لە خراپێکی سیستانەیەکی لەوانەیە کە ئێمە های بەڕێگە و بڕێک بووێنە و ئەوەش بڵێن کە نەک تەنیا خەبەرگوزاریەکان لە دەرەوەی وڵات بەڵکو بەڕاستی اتحادیە کرێکاریەکان ئەو ئەنجومەنهای ئینسانی حقوق بەشەریەکان حیزبە چەپەکان بەشێک زۆرێک لە حتا فراکسیۆنی پارلەمانەکان هەمووی ئەوانە نەک ئاگادارن بەڵکو زۆرێکیشیان مۆزوعگیریان کردووەتەوە جمهوری ئیسلامیان محکوم کردووە.
زۆر سپاسەکەم کاگوریا زۆر سپاس هیوای سەرکەوتن و بە هیوام ئاکسیۆنێکی بەرین و باشتان ببێت لە بەردەم باڵوێزخانەی کۆماری ئیسلامی لە شاری فرانکفورت ساعتی 4 بە کاتی ئاڵمان کە دەبێتە حدودەن ساعت و نیوەیەکی تر. کاگوریا گیان زۆر سپاس بۆی بەشداری بەرنامەی ڕاستەوخۆ و تایبەتی ئەمڕۆمان بووی. خۆشحاڵ بووین گوێشمان لە دەنگت بوو. کات خۆش. هاوڕێیان گوایە هاوڕێ ناسری تایری ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵەش لەسەر هێڵە ئەگەر ئامادەیە کاک ناسر سڵاو لێ بێم کاتت باش. میسڵاو دەگەیانە خزمەتیەوە عەزیز و هەموو بینەرانی خۆشەویستان بەڵام کاگاکۆ من دەنجی ئێوەم لە گوشەکەم دانێ نازانم دەنجی من وەستیان دەنگی جەنابەت لای ئێمەوە هەیە کاک ناسر وا دیارە ئێوە دەنجی خۆتان نەداوە بە من نازانم دەنگت زۆر زایفە. کاک ناسر ئێستا گوێ لە دەنگمانە؟ وڵاهی زۆر زەعیف نازانم مشکلەکە من هەوڵە دەم تۆزێک بەرزتر قسە بکەم ئەگەر زیاتر کاتەکە دانم بۆ خۆت پرسیارێکی تایبەتیم نییە. ئێستا زۆر چاک. کاک ناسریان ئێستا گوێ لە دەنگمە؟ زۆر زەعیف بەحاڵ هەڵجوت. زۆر چاکە. من بە کورتی بڵێم یەکەم بزانین دوایین هەواڵ و زانیاری لەسەر شارەکانی کوردستان بە تایبەت مەهاباد. ئەمڕۆ مەهاباد زۆر یەکگرت و یەک پارچە بەرەو پیری مانگرتنی 28 خەرمانان چوبوون. پاشان پامێکی تری ئیزافە ئەگەر هەتا هەرەوەندە گوێ لەم قسە باسم بێ و بەقیەی کاتەکە دانێن بۆ خۆت. بەڵێ لەگەڵ ڕێزوشڵا بۆیەوە دیسەنجارێکی تر من دەبێ بڵام کە ڕاستی ئەوڕۆ خەڵکی کوردستان حەماسەیان خۆتان لەسەر تاسەری ئێران و هەتا لەم شوێنانەی کە تاریخەن بوونی بەشداربوونیان لەم حرەکەتە نەبوو وەک شوێنەکانی وەک شاری کرماشەوەمە و ئەوە ئفتخارێک و سەرکەوتنێکی گەورەی مێژووی ئەو خەڵکەیە کە ئەمڕۆ کە تۆماریان کرد. ئەگەر بڵێم ئێستێکە من لە بەیانی و کە لەگەڵ شاری مەهاباد پەیوەندی بۆ دەبێت شێوەهای جۆرەوە جۆر بە ناردنی فیلم و عەکس شاری مەهابادیش هەر وەکو شارەکانی دیکە بە تێگڕایی هاواهەنگی ئەم بوو بە تێگڕایی تەواوی دوکان و بازار و بزەر و ئەم کۆڵانانیان تەحتیل کردبوو و بەشداری ئەوە بوو و دەبێت دیسان هەر بە بەشی خۆی پیرۆزبایی لە خەڵکی شاری مەهاباد بکەن کە قارەمانانە دەگەڵ ئەم هەستانە سەراسەریەدا بەشدار بوون و دیسان تاریخێکی دیکەیان تۆمار کرد لەو سەرکەوتنانە لەو قارەمانەتیە. ئێستەکەش دەنگۆی وەی دێت کە احتمالاً ئێوارە دوای سەرنجامی ئەم مانگرتنە خەڵک بڕژێنە شەقام و بانگەواز کراوە بووەوە و هێرزێکی زۆری دوژمن لە شاری ئەورمیەوە چەند هێزی ستونی کە ئێستا وەردی شاری مەهاباد چەند ساعت لەمەوبەر احتمالاً بۆی ویان کردو کە خەڵک دێنە شەقام بخوایان ئامادە کردو کە بەرەنگاریەوە بکەن. دووادارم ئەم خەڵکە بە لێهاتووی بە لێزانیوی بە تاکتیکی باشیان بوویان ئەگەر هەتا بێنە شەقامەکانیش بتوانن بەری ڕشتنی خوێنی عەزیزانمان بگرن و بتوانن سەرمێکی کەمتر بگەیانن بە خۆیان و بە عەزیزانە. زۆر سپاس کاک ناسرگیان سپاس بۆی کە بەشداری بەرنامەکە بوویت ماندوو نەبیت و جارێکی تر ئەم سەرکەوتنە مەزنە لە ئێوە و لە هەموو هاوڕێیان پیرۆزبایی یەڵێن. سپاس بۆی کە قبوڵی زەحمەتت کرد بەشداری بەرنامەکە بوو. سپاس بۆیەوەی عەزیزیش پیرۆزبایی دیسان دەکات لە هەموو خەڵکی کوردستان بگرە خەڵکی ئێرانیش کە لەم وەختەدا کە بەشداری و بە هەر شێوەیەکی ئەترازێکی سەراسەریان بن بۆنەی لە زانیان عەزیزە دەڕڕێت. سپاس بۆیەوە سەرکەوتن بۆ
سپاس بۆ تۆ کاک ناسرگیان کات خۆش. پامێکمان بۆ هاتووە دەڵێ بۆچی لە دەرگیری تەنبەتەنی خەڵکی دیواندەرە لەگەڵ زورانی سەر بە کۆماری ئیسلامی بڵاو ناکەنەوە. ڕاستی ئێمە هەموو ویدۆکانمان ناردووە بۆ بەشی تەکنیک. لە بەشی تەکنیک حتمما ڕفیقەکان بە پێی مەجاد بڵاوی یەکەنەوە. بینەرێکمان لەسەر خەتە. ڕێز و سڵاو و خۆشەویستی بۆ هاوڕێ هەڵمەتی خۆشەویست، خۆشحاڵ بووم گوێ لە دەنگت بوو. لە خزمەتان کاک هەڵمەتیە. زۆر سپاس بە باشیەوە. لە خزمەتام دەنگت بڵاوە بێتەوە کاک هەڵمەت. دەنگت بڵاوە بێتەوە کاک هەڵمەتی خۆشەویست. زۆر سپاسە. من هەلێرە و پیرۆزبایی لە خەڵکی کوردستان لە کۆمەڵە و لە هەموو هاوڕیانەکەم دەستیان خۆش بێت کە ئەمە حسا بە سەراسەریە بەسەرکەوتن بەرەو پێشەچێت و ئەوە جێگەی شانازیە و جێگەی دەستخۆشیە و هەموو هاوڕیانی کۆمیتەی مەرکەزی کۆمەڵە و هاوڕیانی کۆمەڵە و کۆمیتەی ڕەهبەری بۆ سازماندانی ئەو حساباتە و تەبریک و پیرۆزبایی لە خەڵکی کوردستانە و سەرخۆشی لە بنەماڵەی ژینای عەزیز. من برادرێک دۆسێکی سەدا تاوان و تەلێفۆنی کرد تەقنا قسەی کرد ئەم ئیطلاعاتیە بە مندا حەزەکەم پێتانی ڕابگەینم. دانشگای ئەمیرکەبیری تاران، دانشگای ئیسفەهان، دانشگای تەربیەت مدەرس، دانشگای عەلامەی تەباتەبایی و دانشگای هونەر تەواو دانیشتوویەکان هاتنە سەردەرەوە لە مەحەوەتەی دانشگا بە حاڵەتی تەحەسن لە مەحەوەتەی دانشگا بە حاڵەتی تەحەسن دانیشتن و بەشداریان کردن لەم تەحەسن و حساباتە. من دەستخۆشی لەوانەکەم و پیرۆزبایی وانی ێژم ئەم مانگرتنێکی سەراسەری تەنیا کوردستانیە بەڕاستی لە حتا من ژنەفتمە لە دیەکانی ژاوەڕوە ئەوەی کە دوکانی بێ دوکانیاتیانی ڕووبەستیە. ئەمە جواودانەوەی کە بە مبارزەیەکی ئیمڕۆژ جنبشی ئینقلابی کوردستان و بە ڕەهبەری کۆمەڵە دەستان خۆش بێ ماندوو نەبن لەوە زیاتر وەختان ناگرم ئارەزوی سەرکەوتن و پیرۆزبایی لە گشتانەکەم دەست ئەو هاوڕیانە لە تەلەڤیزیۆنا خۆش بێ دەست جومعە کاک ئەمیر و هەروە کاکاکۆی بەڕێز و دەستەندەرکارانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە هەر بژی کاک هەڵمەتی خۆشەویست ڕێز و سڵاومانەیە بۆ هاوڕێیان و گوایە خەریکن بەڕێوەبردنی ئەکسیۆنێکن لە فرانکفۆرت. ماندوو نەبن دەستان خۆش بێ. زۆر سپاس کاک هەڵمەتی خۆشەویست. خۆشحاڵ بووم گوێ لە دەنگت بوو. چاوت ماچەکەم بەڵێ ئەکسیۆنێکی گەورە لەبەر کۆنسولگەری جمهوری ئیسلامیە لە فرانکفۆرتە و هەموو هاوڕێیان لەوێ بەشدارن. چاوتان ماچەکەم و بە هیوای سەرکەوتنێکی گەورەتر. بە هیوای سەرکەوتن بۆ تۆش و بمێنی بۆمان کاک هەڵمەتی خۆشەویست. زۆر سپاس سەرچاو. کات خۆش. سپاس کاک هەڵمەت. بینەرێکمان لەسەر هێڵی تەلەفۆنام کاتت باش. ئەلەوەم کاتت باش دەنگت بڵاو بێتەوە فەرموو. زۆر سپاس. مباشرة يعني
وشكوى أو ماضية لقبل هما أو خبرنا بوالد والتديوان ماضي هما وبشر لكم كذلك دمشق وهذا هو استمر سپاس کاک ڕەحیمی خۆشەویست کاک ڕەحیمی خۆشەویست سڵاوت لێبێ و سپاس بۆی بەشداری بەرنامەکەمان بۆی خۆشحاڵیش بووم کە گوێم لە دەنگت بوو زۆر سپاس کاک ڕەحیم بەش کات خۆش سەرچاوم پێمە بێ هاوڕێی گەلاوێژی ڕۆستەمی لەسەر خەتە بەڵام ئیجازە بدە هەواڵێک لە تارانەوە بەدەستێمە گەیشتووە بینەرێک نردوێتی لە دروستی و نادروستی هەواڵەکە زۆر من تاکید ناکەم بەڵام وەکو گزارشی بینەرێک کە بۆی نردوین ئەی خوێنمەوانە ئەڵێ ستوانیار دووەم فاتی کۆماندۆ کە ناوی ئەسڵیەکەی لەتیفەی ئەربابیە یەکی از زنان گشت ارشاد که قبلا هم سابقه ضرب و شتم دختران ما را زیاد داشته هنگام خروج از شهرک نیروی انتظامی با ضربات کاتر یا تیزبر توسط 2 موتورسوار از ناحیه ساعد و مچ دست رگبری و به شدت فاتی کماندو مجروح شده. به گفته شاهدان عینی عابران در حال عبور با توجه به سابقه ناانسانی نابرده با بانوان هیچ توجهی ننموده و با تلفن نگهبانی همسرش او را به بیمارستان نیروی انتظامی رساندند. این خبر در ساختمان وزرا پیچیده و کلیه پرسنل گشت ها با اسکورت نوپو به خارج از تهران منتقل شدند. ترس وجود مزدوران فراجا را گرفته. لطیفه کماندو در رأس ICU اختصاصی فرماندهان بستری شده و پرسنل خاص برای او در نظر گرفته شدند. یعنی لطیفه کماندو در ICU اختصاصی فرماندهان بستری شده و پرسنل خاص برای او در نظر گرفته شده. امیدواریم قبل از رفتن به اتاق عمل در حال عرضی ئەوەی بۆ کردووە ئێمە ئارزووە بۆ هیچ ئینسانێک ناکەین بەڵام در حال ئەمە نیشانەی ئەو ژیرەق و بێزاریە کە خەڵک بە خۆشحاڵیەوە ئەوە دەردەبڕێت. هاوڕێ گەلاوێش بمان لەسەر خەتە. هاوڕێ گەلاوێش سڵاو لێبێت کاتت باش. لەسەر خەتە هاوڕێ گەلاوێش ئیجازە بدەن ئێمە بێ هاوڕێ گەلاوێش لێرە وەسڵە. هاوڕێ گەلاوێژم کاتت باش. هاوڕێ ئەمیرە هاوڕێ گەلاوێژ منی سڵاوم هەیە بۆت بەڵام پرسیارەکان هاوڕێ ئەمیر بۆی داناوی. زۆر سپاس هاوڕێ گەلاوێژ دەنگتان بڵاو دەبێتەوە سەرەتا بەخێراتنت پێ دەڵێم و ئەم سەرکەوتنی ئەم مانگرتنەش پیرۆزبایی دەکەم هەم لە خۆت هەم لە هاوڕێیان و لە هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان. فەرموو قسەتان چییە؟ زۆر سپاس بۆەوە کە ئەو فرسەتتان بە مندا منیش بەنەوەی خۆم ڕێز و سڵاوم هەیە بۆ ئێوە هاوڕێیان دەستان خۆش بێ دەستی ماندووتان دەگوشم بەڕاستی زۆر تا زەحمەت کێشان سێ چوار ڕۆژان و هەروەها هەر لێرەوە ڕێز و سڵاوم هەیە بۆ تەواو ئەو کەسانەی کە لە کوردستان چ لە دەرەوەی کوردستان چ لە دەرەوەی وڵات لەم ڕۆژەدا هاودەنگی لەگەڵ خەڵکی کوردستان لەگەڵ خانەوادەی مەستا ژینا ئەمینی بۆ ئیدانەکردنی جنایەتەکانی کۆماری ئیسلامی و هەروەها بۆ دیفاع لە ئازادی لە بەرابەری لە عەدالەت لە پوششی ئازاد بۆ ژنان لە بەرابەری ئینسانەکان ئەمڕۆ دەستیاندا ئێتسابی عمومی ماندوونەبوویان لێ دەکەم و زۆر سپاسیان دەکەم ئەم ڕۆژە وەکو ڕۆژێکی زێڕین چۆ ناو تاریخی جوڵانەوەی خەڵکی کوردستان و هەروەها تەواو ئازادی خوازان و یەکسان خوازانی دنیا و ئێران. منیش بە حاڵی خۆم تا ئەندازەیە کە خەبەراتم
بە شێوەیەکی فەردی و شخصی بەدەستم گەیشتووە لە شنۆ و پیرانشار و نەغەدە و شارەکانی دەوروبەریش لەم ڕۆژەدا هاودەنگی لەگەڵ خەڵکی شۆڕشجێر و خەباتکاری کوردستان ئێتسابیان کرد. تەواو دوکان و بازارەکانی شاری شنۆ داخران و خەڵک بە جوابێکی یەکدەنگ بە هاوپشتی مشتێکی محکەمیان داوە لە هێرش و لە دەمی کۆماری ئیسلامی کە ئیتر ژن ژیانە، ژن یانی ئازادی، ژن یانی زیندگی، ژن بەرابەری. هەروەها لە شاری نەغەدا کە هەموو مێژوویەکی تایبەتی هەیە چۆن شارێکی کوردنشین و تورکنشینە بەیانێکی لە زۆربەی بازارە گەورەکانی کە کوردنشینن دواتر لە ماوەی ساعاتێکدا خەبەرێکی تازە کە بەدەستم گەیشت ئەو مانگرتنە لە نەغەدە پەرەی ساند و بە زۆرێک لەو کەسانی کە بەیانی بەشداریان نەکردبوو لەو مانگرتنەدا پەیوەست بوون بەو مانگرتنە گشتیە و دوکانەکانیان بەستن. هەروەها لە پیرانشاریش تەواو ئەو بازارچانەی کە کەلوپەلی مەرزی دەفرۆشن تەلەڤیزیۆنی کۆمەڵایەتی بووتەوە. ئەمە نیشان دەدا کە خەڵکی کوردستان هەر لە سەرەتای هات لە سەرکاری کۆماری ئیسلامیەوە نایان بە کۆماری ئیسلام و لە ماوەی 43 ساڵدا بێپستانەوە خەباتیان کردووە و ئەو خەباتە ڕۆژ بە ڕۆژ پەرەی سەندۆ بە بۆنەی کوشتنی ژینا ئەمینی لەلایەن گەشتی ئێرشاد دەبێت لە خەڵکی کوردستان کوشتنی ژینا و ژیناکان و شلێرەکان و ژنانی بەگشتی ژنانی ئێرانیان بەدەست کۆماری ئیسلامی ماکۆم کرد. هاوڕێگە لاوێش من پرسیارێکم هەیە ڕۆڵی ژنان لە خۆپیشاندانەکانی دوێنێ و لە سەرکەوتنی ئەمڕۆ ئێوە چۆنتان بینی؟ بەڕاستی ڕۆڵی ژنان لە تەواو بوارەکان لە هەموو ئێترازاتەکان هەر لە بیمارستانی کەسرای تارانەوە کە ئەو کاتەی ژینا گیانی بەخت کرد لەوێ و نەخشی ژنا زۆر بەرچاو بووە هەتا ئەو کاتێک کە ژینا بە خەک سپێدرا و دواتریش کە تەزاورات و کۆبوونەوە و ئێترازات بەتایبەت لە شاری سەقز و لە سنە ئەوەڵ دەستی پێکرد و لە تارانەوە کە ئەوەڵ دەستی پێکرد هەتا سنە و سەقز و تا ئەمڕۆژ کە ئێقساب کراوە نەخشی ژنان هەم لە کوردستان زۆر بەرچاو بووە هەم لەو جێگانێک کە ئێستا کە لە دیواندەرە کە مەسەڵەن یعنی شەڕێکە لە بینی هێزە سەرکوتگەرەکان و خەڵکی شاری دیواندەرە نەخشی ژنان لەوێشدا دەبینی لە سنە دەبینی لە سەقز دەبینی لە دانشگاکانی پۆلیتێکنیک و لە ئیسفەهان و لە دانشگای ئازاد و لە تاران و هەروان لە دەرەوەی وڵاتیش دەبینی. ئەمە نیشان دەدا کە ئیتر ژنانی ئێران و کوردستان ژنانی 43 ساڵ لەمەوبەر نین کە بە زۆر ڕوو سەریان بکەنە سەریان و بیان خەنە گۆشەی ماڵ و بەم جۆرە نیوەی کۆمەڵگەکان بە کۆت و بەند بچێشن و حاسانتر بتوانن ئەو نیوەکە دیکەی کۆمەڵ بە شەریە سەرکوت بکەن. ئیتر ژنان ئەزمیان جەزمە کە بە هیچ جۆر یعنی سەر دانانوێنن تەسلیمی نەگرتن
نە ئێدام نە کوشتن نە شکنجە نە زیندان ناتوانێت بەر بە ئێعتراز و بە نفرەتی ژنان بە حەقی ژنانی ئێران و کوردستان لە کۆماری ئیسلامی بگرێت ژنان بەوە گەیشتونە کە دەبی بۆ خۆیان بەدەستی خۆیان ماک خۆیان بەدەست بێن خۆشبەختانە لەم ئێعترازاتی سێ چوار ڕۆژی تازا کە بە دوای مەرگی ماساوە و پیاوانێکی زۆر ئازادی خواز و بەرتەڵەبیش دیفاعیان کرد لە ژنان دیفاعیان کرد لەو ژنانێک کە لە قەبرستانی سەختس لە کاتی ناشتنی ژنا ڕووسەرەکانیان بەرز کردەوە و وتیان ئیتر ژیان ژن ینی ئازادی ژن ینی بەرابەری و پیاوانیش دیفاعیان لێ کرد کە ئێمە چاوپۆشی ناکەین ئەمڕۆ لە تاران ویستیان بە زۆر دوو ژن بگرن بەڵام خەڵک لە خیابان بە ژن و بە پیاو پێشیان بە گەشتی ئێرشاد کرد گەشتی ئێرشاد هەڵاتن و ئەو دوو ژنیان ڕزگارکردن ئەمە مەرگی مەحسا پوور بە ڕەمزێکی هاوپشتی و یەکگرتووی ژنان و پیاوانی ئازاد ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە زۆر سپاس بۆی کە بەشدار بوون لەم بەرنامەیەدا زۆر سپاس بۆ ئێوەش دیسان دەستخۆشیتانیان دەکەم دەستی خەڵکی ئێران و کوردستان و هەموو شۆڕژێرا ماز دەکەم بڕوخی کۆماری ئیسلامی بژی ئازادی بەرابەری بژی سۆسیالیزم بژی کوردستان بژی بۆ ئێوەش زۆر سپاس بژی هەڕێگەداویژی خۆشەویست سپاس بۆی کە لەگەڵمان بووی پامێکمان بۆ هاتبوو یەکەمەوەی کە هاوڕانی بەشی تەکنیکەڵێن کە ئەو بەڕێزەی کە داوای کردبوو لە دەستەویەخەبوونی خەڵک لە شاری دیواندەرە بۆچی تەسویرەکە بڵاو نەبووە بتوانە بڵاومان کردوەتەوە پێشتر لەو دەرگیریانە و لەو دەستەیە خەوبوونانە بەڵام دووبارەی ئەەکەینەوانێ حتمما پامێکمان بۆ هاتووە بینەرێک لە شاری سنەوە نووسێتی دەرجەرایانە اعتراضاتی مردم عێراق در بەغداد ارتش عراق جرأت تیراندازی به طرف تظاهر کنندگان و تحصن کنندگان را نداشت چون نیروهای مسلح مقتدا صدر در حالت آماده باش بود تا با کوچکترین اشتباه ارتش به مقابله نظامی بپردازد. حال سوال اینجاست کسانی که برای ساعت 6 فراخوان تجمع را در شهرهای کردستان دادند چه تمهیداتی را برای حفاظت از جان مردم در دستور کار خود قرار دادند تا نیروهای مسلح رژیم آنها را نکشند. اما بەڕێزێک لە شاری سنەوەم پەیامی نردبوو بەڕێزێکی تر لە شاری بانە نووسێتی پیرۆز بێت ئەو سەرکەوتنە گەورەیە لە کۆمەڵە و کۆمەڵانی خەڵکی بەهەڵوێستی کوردستان جارێکی دیکە وەرەی پۆڵایەنی خەڵکی کوردستان بۆ نایەکی دیکە بە کۆماری ئیسلامی هاتەوە ئارا زۆر سپاس بۆ ئەم بینەرەشمان لە شاری بانە گوایە هاوڕێ فەڕوخی معانی لەسەر هێڵە و ئەوێ بەشداری بەرنامەکە بێت هاوڕێ فەڕوخ سڵاو لێبێ و کاتت باش سڵاو لە ئێوە و سڵاو لە هەموو خەڵکی کوردستان کاک فەڕوخی خۆشەویست ئاگاداریت حتمما گوێبیستی هەواڵ و زانیارەکانی ئەمڕۆی کوردستان بوویت ئەمڕۆ کوردستان خۆشا بوو بۆ جارێکی تر یەک پارچە بەدەم بانگەوازی مانگرتنی 28 خەرمانان هاتن یەکەم دوایین زانیاریەکان چییە کە بدەوێت بە گوێی بینەرانی ئێمە بگەێنی کە ئێمە نەماوت بێت و پەیامیشت چییە بۆنەوە زۆر سپاس بۆ ئێوە بەخۆشیەوە ئەم جارە
یەکگرتووی کوردستان زۆر بەرینتر هەنتر لە هەموو جارەکانی دیکە بە ئتحادێکی یەکپارچە و بە مشتێکی ئاهەنین لە دەمی جمهوری ئیسلامیاندا وەن پیشانیاندا بەم ڕژیمە شەفافە کە کوردستان هەر وەکو ڕۆژانی ئەوەلی ئەم قیامە بەسەر کارهاتنی ئەم ڕژیمە چۆن نەیان بەم ڕژیمە ود ئێستەیش کە ئێستەیە هەر بەو قدرەت و بەو تەوانا و بۆ ئتحاد و یەکپارچگیە لە بەرامبەریان ڕاوەستاوە. ئەم جارە نەتەنیا شارەکانی کوردستان لە جارەکانی بەشدار بوون، ئەم جارە کرماشان و مناتقی دەوروبەری کرماشان و کامێران و ئەوانی لیبیا و هاتوونەتە مەیان و هەموو لایەک مانگرتنی کردیا هەموو لایەک فڕۆشاوە یەکپارچە لەگەڵ کوردستان. وەڵێ دیارە ئێمە لە هەواڵەکانە بە کەمی باسمان لە کرماشان کرد، ویدۆشمان لە کرماشان و بە هاتبوو بڵاو بووە. ڕاستە لە شاری کرماشانی خۆشەویستیش خەڵک بەدەم بانگەوازی مانگرتنەکەەوە چوو بوون و بەشداریان کردبوو. هاوڕە فەڕۆخ دیارە ئەمنەوە لە خەباتە شتێکی تازە و نوێ بۆ خەڵکی کوردستان نییە. بەڵام جیاوازی ئەم جارە لەگەڵ جارەکانی تر چ بوو؟ یا پرسیارەکەشم با جۆرێکی تریش بڵێم تا چەندێک لە ئاستی سەراسەری ترەوە بەدەم ئەم بانگەوازەوە هاتن؟ ئەم جارە هاتن، ئەم جارە بە بڕوای من لە سەتی سەراسەری تا ئەو جێ کە کراوە و بیندراوە مەخسوسە لە دانشگاکانە هاتوون بە ئەسلاقەشی ڕەوشنفکری جامعە. بەڵام من بۆ خۆم هێوام ئەوەیە کە سەر تاسەری ئێران چۆن ژینا ڕاستە کچی سەقز بوو کچی کوردستان بوو، بەڵام کچی هەمووی ئێرانیە. ڕاستە ئەم زۆلمێک نییە کە تەنیا بە ژینا کرابێ بە دەیان کەسی دیکە لە شۆنە جۆرواژۆرەکانی ئێران هەرم ستەمەیانە بەسەر هاتبوو کوشتیانە بە خراپترین نەوعی ممکن خەڵکە کوژن، کچانی ئەم جامعە کوژن. ئەم کچانە کچانی هەموو ئێرانن. من هێوا و ئارزوم ئەوەیە کە ئەم یەکگرتوویە ئەم مانگرتنە ببێتە هەوێنێک بۆ خێزیشێکی عمومی قیامێکی عمومی لەسەر تاسەری ئێران، چۆن بڕوام ئەوەیە کە نەهایەتەن بە قیامێکی هەمەگانی بە ئەنقلابێکی وەکو ساڵی 57 ئەم ڕژیمە تەنیا بە قیامێکی ئاوا ئەتانین ئەم ڕژیمە لابەرین، چۆن ئەم ڕژیمە بەداخەوە لە نمونەی واقعان نە لە منتەقە نە لە دنیا نییە. ئەم ڕژیمە حاضرە بوومانەوە سەرکاری خۆی دەست بە هەر جنایەتی کە بەشەر بیریژی لێ ناتانێ بکە بدا. لەبەر ئەوە تەنیا و تەنیا یەکگرتووی و خزیشێکی عمومی لەسەر تاسەری ئێرانە کە ئەتانێ ئەم ڕژیمە لابەرێت. ئیستەیش کوردستان بە نەزەری من بە بڕوای من باشترین سیاست ئەوە بوو کە ئەم قدرەتە نیشانی ڕژیم بدەیت، بزانێن هەموو خەڵکی ئێران ڕژیم بزانێت کە خەڵکی کوردستان یەکپارچەیە. ئەگەر قەرار بێ خێزیشێکیش بکرگێ، ئەگەر قەرار بێ لە داهاتووە خەڵک بێنە خیابان ئەوە بزانن کە خەڵکی کوردستان یەکپارچەیە و هەموو لایەک دێن و هەموو لایەک دێنە سەر شەقاوت. بەڵێ زۆر سپاس هاوڕێ فەڕۆخ، زۆر سپاس بەوەی کە ئەگەر بە کورتیش بێت بەشداری بەرنامەی تایبەت و ڕاستەوخۆی ئەمڕۆمان بوویت. جارێکی تر بێت لە ئێوە و لە هەموو خەباتکاران و شۆڕژێڕانی کوردستان. هیوادارین لە بەرنامەی تر و لە مەجای ترا بتوانین لە خزمەتتا بین. زۆر سپاس بۆ ئێوە. دەی سەرچاوم کات خۆش. هەڕێمی پامێکمان نێکەوە. بەڵێ بینەرێک داوای کردووە کە شعرێک خوێنرێت و نازانم کە چەندەمان مەجال هەیە، چون بەشی فارسی گوێ ساعت 4 دەست پێ دەکات. شعرێک خوێنینەوە شیارمان کەم خوێنەوە ئەمڕۆ بۆ نا
بینەرێک داوای کردووە شارێکی نردووە لە ژێر ناوی گرکانی ڕق لە نووسینی ئاین میم هەوراس داوای لێ کردوین ئەمە لەم بەرنامە ڕاستەوخۆیدا بخوێندێتەوە. من گرکانی ڕقم، من گرکانم، ڕقی تۆڵەم هەڵدەڕێژم، دڵی ڕق و بێبەزایی لە بێدەنگی شەو دەنێژم. من شەپۆلی دەریای ڕقم، کێ خۆی دەگرێ بێتە پێشم. ڕەحمی خۆمم خنکاندووە بۆ تۆڵە دێم گیان دەکێشم. من ڕووبارم ئەو ڕووبارەی کە لاسارە و دەهاژێنێ، مێشکی ڕزیوی گەندەڵان بە گابەردان دەپرژێنێ. من گڕکانم، گڕ دەهاوێم بۆ شەوگاری شەوپەرستان، ئەوەی خەوی لێکەوتووە ڕای دەژەنم تاک و هەستان. دێم و بەگشت تۆدا دەچم ئەی دەمامەگ لە خۆ پێچاو، کە پێشەنگی خەیانەتی برای خۆشت دەخەیتە داو. ئەی ئەوانەی خۆکەس دەکەن سەرتان فێرە بۆ سەرشۆڕی، خوێنی برای ئێوە دەڕژێ گوێ مەگرن بۆ چۆڕە چۆڕی. ئەی کە وێنەی بڵقی سەر ئاو شەقی شەپۆل بەڕێوەیە هەستە هەڵبێ لێرە بڕۆ. پێشی خۆرتان پێناگیرێ سەر هەڵدێنێ ڕۆژی ڕووناک، تیشکی هەتاو باش دەزانێ کێ خاوێنە و کێتان ناپاک. هەزار هێندە خۆ حەشاردن، هەزار هێندە خۆ حەشاردن، دەوروبەرتان کەن بە حەسار. هەر دێینەوە و دێینە سەرتان، دەربەدەرتان دەکەین لە شار. زۆر سپاس بۆ ئەو بینەرە کە ئەم شعرەی نردووە. سپاس بۆ تۆش بۆ دەنگە خۆشەکەت کاکەمیر، سپاس بۆ ئەو بینەرە. هاوڕە شۆڕەشی کەریمیان لە فینلاندەوە تێکسێکی نردووە بۆتانی خوێنمەوە. ئەڵێ سڵاو ڕێز هاوڕێیانی خۆشەویست، پێشەکی پیرۆزبایی ئەو سەرکەوتنە مێژوویە لە هەموو خەڵکی کوردستان بەتایبەت و ئێران بەگشتی و هاوڕێیانی کۆمەڵە و بنەماڵەی گیانبەخردوان دەکەم. هیوام سەبووری دڵی بنەماڵەی ژیناو هەموو قوربانیانی دەستی ڕژیمی ناپاک و تا ئێسقان دواکەوتووی کۆماری پەتوسێدارەیە. ئەم ڕقوقینە لە دڵی خەڵکدایە، بێگومان تەنیا بۆ کوشتنی ژینانیە و زۆر جینایەتی دیکەی کۆماری ئیسلامی لە پشتە. ئەمە هەنگاوێکی گەورە و پتە بوو بۆ هەنگاوەکانی تری داهاتوو. خەڵک ترسیان ڕژاوە لەم حکوومەتە و لەم حکوومەتە خوێن ڕێژە و چیان نەماوە بۆ لە دەستان. سڵاو ڕێز بۆ هەموو ئەو کەسانەی بوێرانە بەشداریان لەم مانگرتنە سەراسەریە کردو، بۆی تێکۆشان و لەژێر هەڕەشە و گوڕەشەی سیستمی جەنایەتکار ماندوو نەبن و بژی ئازادی بەرابەری حکوومەتی کرێکاری. شۆڕش کەریمیان لە فینلاندەوە. زۆر سپاس بۆ هاوڕێ شۆڕشی خۆشەویست. پەیامی تریشمان بۆ هاتووە، زیاتر تێکست و ڤیدۆ و وێنەیە لە پیرانشار، لە شنۆ، لە مەهاباد، شتی تازەمان بۆ هاتووە لە نەغەدا، لە باقی شارەکان، لە کرماشان. هەمووی ئەوانە هەوڵە دەین ئەمڕۆ لە کاتی گونجاو ئەمڕۆش نەکرا لە بەرنامەهای داهاتووی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و باقی ڕاگەیاندنەکانی تری کۆمەڵە بە دڵنیاییەوە دەنگەداتەوە و ڕەنگەداتەوە. تا چەند دەقەیتر هاوڕێیانمان لە بەشی فارسی و تەلەڤیزیۆنی حیزبی کۆمونیستی ئێران دێن هەر بەرنامەیەکی هاوشێوە زیندوو بە زمانی فارسیانە بێ و ڕۆماڵی گزارش و راپۆرتەکانی ئەمڕۆ بە زمانی فارسی دەکەن. ئەگەر هاوڕێ ئەمیر پەیامێکت لەلا بێت یەک پەیامی چکولە بینەرێکمان داوای کردووە کە لەم بەرنامە ڕاستەوخۆیدا کوێتی داوا لە خەڵکی کوردستان دەکەین کە فشارەکان زیاتر خینە سەر حکوومەت کە ئەوانی کە دەست بەسەر کراون گیراون ئازاد بکرێن. داوای کردبوو کە لەم بەرنامە ڕاستەوخۆیدا ئەمە ڕابگەینی. ئەڵبەت ببورن پەیامێکی تریشمان بۆ هاتووە هاوڕێ فەرنووش لە ئەڵمان. نووسێتی سڵاو ڕێز لە هەموو هاوڕێیان و بینەران و هەموو خەڵکی ئازادی خواز و شۆڕژێڕی کوردستان. وێ ڕای دەربڕینی ئەم خەمە ناخەژێنە و ئەم برینە قوڵە کە کۆماری خوێنمژ و سێدارە جارێکی تر نایە سەر دڵمان پڕ بەدڵ سەرخۆشی خۆم ئاراسەی بنەماڵەی ئەمینی و هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان و ئێرانەکەم. لە کۆتاییدا هیوای سەرکەوتن بۆ جەماوەری کوردستان هەموو کەسانەی کە بە شێوەیەک بەشداری ئەم مانگرتنە گشتیە بوون. ئەم سەرکەوتنە پیرۆزی هەموو لایەک بێت و بەردەوام لە شۆڕش بۆ گەیشتن بە مافەکانمان
مەرگونەمان بە کۆماری سێدارە ماندوو نەبن هاوڕێ فەرنووش لە ئاڵمانەوە. زۆر سپاس بۆ هەموو لایەک، زۆر سپاس بۆ بینەرانی خۆشەویست کە گزارش و راپۆرتی خۆیان نرد. نازانم کات ئەبێ دوایی بینەوە لە بەشی کوردی و بە شێوەی ڕاستەوخۆ درێژەی ئەم بابەتە بدەین یان نە. بەڵام فێڵەن ئێستدیۆمانە خێنە اختیار هاوڕێیانی بەشی فارسی تا زانین بەپێی کات دێنەوە بۆ لاتان. بەڵێ بژین بە شادی و کامرانی. بەڵێ جارێکی تر ئەم سەرکەوتنە مەزنە پیرۆزبایی لە هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان دەکەین. هەر بژین بە شادی. نامت رمز می شود، اما رمز استعاره نیست. حقیقتی است اینجا تا تو صدای خفته‌ات را بیدار کنی. رمز اشاره نیست. گورها پشت پشت جنازه ها را پس دادند تا تو به یاد آوری مرگ اینجا استعاره نیست. رمز کنایه نیست. اینجا
خطی روشن است که جدا می کند ما و آنها را و تو می دانی کجا بیستی تا کنایه بی معنا شود. نه، انسان کنایه نیست. رمز راز نیست. اینجا پچ پچ دهه ها چنان تنین می افکند تا سرودی شود بر پاشنه آزادی با کلید عشق. رمز نماد است. نمادی گویا، پیامی روشن، زن، زندگی، رهایی. سلامی صمیمانه، درودی قهرمانانه به مردم همیشه در صحنه کردستان، به مردم مبارز ایران، به دانشجویان مقاوم. پیروزی سربلندانه اعتصاب عمومی کردستان را یک بار دیگر به مردم قهرمان کردستان و ایران تبریک میگوییم. مردم کردستان برگ زرین دیگری بر کارنامه پر افتخار خود افزودند. عزیزان بیننده، همونطور که مطلع هستیم، سراسر ایران در واکنش به قتل مهسا امینی و جنایت رژیم جمهوری اسلامی و همچنین جنایت هایی که در طول 43 سال گذشته انجام داده برخاستند. دانشجویان یک بار دیگر به صفوف مبارزه پیوستند. دانشجویان دانشگاه علامه طباطبایی تهران با شعار حاصل این عدل و داد 50 سال استبداد، از سقز تا تهران مرگ بر ظالمان، استادامون ذلیلن ذلت رو میپذیرن. دانشجویان دانشگاه تهران، ما همه مهسا هستیم، بجنگ تا بجنگیم. خیابونا غرق خون، استادامون خفه خون، حراست قضایی، قاتل ما شمایی. علامه طباطبایی، حجاب زن اجباری، بیگاری، بیماری. دانشجویان دانشگاه بهشتی، میکشم هر آن که خواهرم کشت. از کردستان تا تهران، خونین تمام ایران. مرگ بر دیکتاتور، توپ تانک فش فشه، آخوند باید گم بشه. دانشگاه هنر تهران، نه به تبعیض جنسیتی و همچنین جلوی درب دانشگاه به یاد مهسا امینی شمع روشن کردند. دانشگاه امیرکبیر، دانشجو میمیرد ذلت نمیپذیرد. دانشگاه تربیت معلم، رهایی حق ماست، قدرت ما جمع ماست. پلی‌تکنیک امیرکبیر، مرگ بر دیکتاتور. این در حالیه که عزیزان بیننده، ساعتی که قرار بود دانشجویان و تمام مردم ایران در شهرهای مختلف به خیابون بیان، ساعت 18 بعد از ظهر و تا همکنون دانشجوها اینطور به خیابون اومدن و یا در محوطه دانشگاهشون به اعتراض برخاستن و کلیت رژیم رو نشونه گرفتن. همچنین در دانشگاه علامه طباطبایی دانشجوها با نیروهای سرکوبگر دست به یقه شدن و دانشجوها دارن با نیروهای سرکوبگر حرف میزنن و اینکه ما دشمن شما نیستیم و شما هم از ما هستید. امروز مهسا، فردا فرزند شما یا خواهر شما یا خود شما. یک کلیپ از دانشجویان ببینیم، برمیگردیم. به نام دین و قانون حلال شده خونمون، به نام دین و قانون حلال شده خونمون، به نام دین و قانون حلال شده خونمون. بسیجی ننگ بره رنگ تو، خون جوانان ما میچکد از چنگ تو. رهایی حق ماست، قدرت ما جمع ماست. رهایی حق ماست، قدرت ما جمع ماست. این استبداد فقر و فساد و بیداد، مرگ بر این استبداد. فقر و فساد و بیداد، مرگ بر این استبداد.
بجنگیم به جنگ تا بجنگیم به جنگ تا بجنگیم بله بینندگان عزیز، در این قسمت از ویژه برنامه اعتصاب سراسری در کردستان همراه رفیق داوود شانشین هستیم، کادر حزب کمونیست ایران از استرالیا. رفیق داوود خیلی خوش اومدین. با سپاس، خیلی ممنون که منو به برنامه خودتون دعوت کردید. خیلی خوش اومدین رفیق جان. ارزیابی شما از این اعتصاب چی بود که با موفقیت انجام شد؟ قبل از هر چیز معذرت میخوام از اینکه نور این محلی که من هستم اینقدر مناسب برنامه شما شاید نباشه، ولی خب این تنها مکانی بود که امشب ساعت 11:15 تقریبا شب تونستم فراهم کنم برای این مصاحبه. قبل از هر چیز باید بگم که هنگامی که اعلام اعتصاب عمومی پیشنهاد شد از طرف رهبری سازمان کردستان حزب کمونیست ایران، این یک اقدام بسیار هوشمندانه در یک موقعیت بسیار مناسب بود که واقعا فقط از میتونم بگم از یک آدم یا انسانهای سیاسی بسیار هوشمندی میتونه بر بیاد. این اعتصاب عمومی که اعلام شد و به همراه اون مورد استقبال و پشتیبانی بسیاری از احزاب و جناح‌های سیاسی قرار گرفت و به درستی هدایت شد و به درستی به راه خودش داره هنوز ادامه میده. یکی از برجسته ترین میتونم بگم ادوار تاریخی جنبشی که در کردستان و در ایران هستش رقم زد. نظر به این که ما خب چندین بار اعتصاب عمومی در کردستان داشتیم، ولی تفاوت بسیار بزرگی که این اعلام اعتصاب با قبلی ها داشت در این بود که ما تونستیم و این شگرد تونست که با سایر جنبش های اجتماعی و مدنی تو ایران ارتباط برقرار کنه و مطرح بشه. الان دیگه ما فقط در یک محدوده جغرافیایی نبود که تونستیم یک کاری رو انجام بدیم، بلکه اونو به سراسر ایران، به سراسر جنبش های مدنی ایران، به جنبش دانشجویی، به جنبش زنان، به جنبش کارگری و سایر جنبش های مدنی تونستیم اینو ربط بدیمش و این بسیار قدم بزرگی بود در راه شناساندن اولا جنبش آزادی خواهانه و دموکراسی طلب و برابری طلبی که در کردستان در جریان هستش در تمام عرصه های اجتماعی و مدنی، و بلکه تونست این خودش رو در سطح جهانی و حتی در سطح جهانی هم معرفی کنه. بسیار کسانی که تا دیروز از آوردن کلمه کردستان هم خودشون رو برحذر میدونستن نکنه انگی که بهشون چسبیده بشه، الان به ناچار اومدن پشتیبانی کردن، موافقت کردن و همراه این حرکت شدن. شاید بعضی هم حتی شاید نخواستن اسم اعتصابش بذارن، اومدن اعضای عمومی هم حتی اعلام کردن، ولی با این وصف تمام اینها پشت سر یک جنبش مترقی توی کردستان قرار گرفتن و بسیار حرکتی بود هوشمندانه و بسیار موفقیت آمیز تا الان. بله رفیق داوود، فکر میکنین که این اعتصاب چه پیامی برای مردم کردستان و ایران داره به نظر شما؟ البته این اعتصاب با این روندی که به هر حال چه در کردستان و چه در ایران به خودش گرفت نشون داد که پتانسیل بسیار بزرگی برای اعتراض و برای جنبش سرنگونی طلبی در خودش نهفته داره. حالا بعضی اومدن که میگن که خب شما همچین قدرتی دارین، چون مثلا دیروز این کارو نکردید، سال گذشته این کارو نکردید، ولی موقعیت های مشخص اقدامات مشخصی رو طلب میکنه و در این موقعیت مشخص این کاری که انجام شد نشون داد که در آینده ما پشتگرمی و پشتیبانی بسیاری از
طبقات مختلف اجتماعی رو پشت سر خودمون داریم برای نشون دادن اعتراضمون، برای نشون دادن اینکه برای سرنگونی این حاکمیت خونخوار چه راهی رو ما پی بگیریم. بدون شک هیچ اعتراضی و هیچ اعتصابی و هیچ گونه اقدامی از کانال صلح طلبانه اصلاح طلبی یا رفرمیستی نمیتونه خودش رو به عرصه وجود برسونه و بتونه به نتیجه مثبتی به اصطلاح برسه. تنها راهی که نشون داد این اعتصاب که واقعا در کف خیابون و با پشتیبانی کامل مردم هستش که ما میتونیم به خواستهای خودمون که اولینش سرنگونی این حاکمیت هستش ما بتونیم برسیم. و واقعا اومدن حضور گسترده مردم به پشت این فراخوان نشون داد که ما این پتانسیل رو داریم، چه در ایران، چه در کردستان و چه در سایر نقاط ایران. بله، سپاسگزارم از حضورتون رفیق داوود شاهنشین و از اینکه ما اختلاف ساعت بسیاری داریم و الان پیش شما شبه و وقت مناسبی نبود. خیلی ازتون ممنونیم که دعوت ما رو به این برنامه پذیرفتیم. با سپاس و ممنون از اینکه ما دعوت کردید برنامه. زنده باشید. بینندگان عزیز، شما میتونید پیشنهاداتتون، پیام‌هاتون، تصاویرتون رو از طریق شماره تلفنی که در پایین صفحه تلویزیونتون حک شده برای ما بفرستین. از رفقای همکار تقاضا دارم یک کلیپ در مورد دانشگاه‌ها ببینیم. بجنگ تا بجنگیم
بله بینندگان عزیز، من در آغاز این بخش از برنامه گفتم که سراسر ایران به خروش در اومده و این در حالیه که فراخوان‌ها تقریبا ساعت 6 رو تعیین کرده بودن. یه بیننده ای از سنندج برامون پیام فرستاده. سلام رفیق کانی، آیا این فراخوان که ساعت 6 به خیابان بیان مردم کماله هم ازش پشتیبانی میکنه؟ خیلی ممنونم از این بیننده. باید بگم که کماله همچین فراخوانی نداده، اما خب هر طور که مردم تصمیم بگیرن اینکه چطور اعتراضشون رو بیان کنن چه ساعتی، این تشخیص مردمه و قطعا ما از اعتراضهای مردم پشتیبانی خواهیم کرد. یه بیننده هم از بوکان، اسمشون رو نگفتن، پیام دادن که این اعتصاب نشون داد که مردم در سراسر ایران به این نتیجه رسیدن که با اتحاد میشه این رژیم رو ساقط کرد. به امید روزی که از پای ننشینیم تا این رژیم رو به گور بسپاریم. خیلی از این بیننده عزیز هم سپاسگزاریم. قطعا مردم ما به این آگاهی رسیدن که با اتحاد بزرگترین دیکتاتورها در طول تاریخ با اتحاد مردم، همدلی و همصدایی مردم سرنگون شدن و قطعا جمهوری اسلامی هم روزی به این دیکتاتورها خواهد پیوست. بیننده عزیز دیگری پیام فرستادن. سلام، خسته نباشید. من هم به نوبه خود این پیروزی را به شما و همه مردم کردستان تبریک میگم. به امید اینکه این حرکت سراسری شود تا بتوان ریشه این نظام را در هم بپیچانیم. به امید اون روز، هرچند که فعلا این حرکت سراسری شده و خب نیروهای سرکوبگر رژیم هم قاعدتاً بیکار نمیشینن و دست به سرکوب‌های خونینی میزنن، همچنان که در دیماه 96 و آبان ماه 98 دیدیم. اما خب ببینیم اعتراضات به کجا خواهد رسید. در استودیو همراهمون رفیق بهروز ناصری، عضو کمیته مرکزی کامره هستش. رفیق بهروز، سلام و درود. سلام رفیق کانی، گرمترین سلام های مرا بپذیرید، هم به شما هم به رفقای استودیو و به همه بینندگان عزیز سلام دارم. امیدوارم که همه شاد و تندرست باشن. خیلی خوش اومدین رفیق بهروز. خب یه اعتصاب سربلندانه بود. شما این اعتصاب را از نگاه خودتون چطور ارزیابی میکنید؟ من ابتدا تبریک میگم به همه توده های کارگر و زحمتکش در سراسر کردستان که اونها باعث شدن این اعتصاب با موفقیت به سرانجام برسه. تشکر و قدردانی دارم به همه احزاب سیاسی که در این اعتصاب شرکت کردن، ازش پشتیبانی کردن و بهش پیوستن. سپاسهای گرم خود را به همه رفقای حزبی که در این رابطه این چند روزه واقعا زحمت کشیدن میفرستم. درود میفرستم به همگی. رفیق جان، ارزیابی مختصر من اینه که این اعتصاب امروز یکی از موفق ترین اعتصاب های عمومی بوده که در طول تاریخ کردستان حتما ثبت خواهد شد و یک نقطه عطفی از جهات مختلف میتوان اعتصاب سراسری امروز رو یک نقطه عطف به حساب آورد. ببینید، ما در برنامه‌های مختلف و از جمله برنامه‌ای که منم اجرا میکنم، برنامه‌های شما، کل تلویزیون و رادیو حزب و کموله، همیشه تبلیغ کردیم که تبلیغ پیوند و همبستگی بین جنبش‌های اجتماعی رو کردیم. اما به طور واقعی جایگاه‌های مسائل مختلف، هر چیزی جایگاه خودش داره. ما اگه چند سالم تبلیغ بکنیم، به اندازه امروز، تأثیرات امروز در تحکیم و همبستگی و ایجاد رابطه بین جنبش‌های مختلف به اندازه امروز مهم نیست. یعنی امروز به اندازه چند سال واقعیتش اینه برای نزدیک کردن پیوند و ارتباطات بین جنبش‌های اجتماعی و همبستگی بین اینها اهمیتی داره. این یکی از نقطه عطف هاست
که اینو عمل به ما نشون میده. اعتصاب امروز طبیعی است که جرقه‌شو متاسفانه قتل ژینای عزیز، ژینای امینی زد. من از جهات مختلف دارم فکر میکنم، مثلا اگه بخوام از لحاظ تاریخی مقایسه بکنم، دقیق 10 سال پیش 2010، اما ما در امروز ماه سپتامبر، ما در ماه دسامبر 2010 یک جوان دستفروش تونسی به خاطر فقر و نداری خودسوزی کرد. خودسوزی آن جوان ابوعزیز منجر به یک شورش و قیام در تونس شد، بعد به کشورهای دیگه سرایت کرد و منجر شد که حکومت بن علی در تونس سقوط کنه. من اینو مقایسه میکنم که امروزم قتل یک نازنینی، یک دختری که صرفا برای دیدار به یک شهر دیگه رفته بود، به تهران رفته بود و ظالمانه در طول 2 ساعت به قتل میرسد، این جرقه اجتماعی رو به وجود آورد و این جرقه اجتماعی معانی خیلی زیادی داره. از چارچوب شهرهای کردستان فراتر رفت و نشون داد که جنبش دانشجویی با جنبش کردستان میتونن در پیوند با همدیگه قرار بگیرن. جنبش های اجتماعی و پیشرویی که ما همیشه در مورد اونها صحبت کردیم، جنبش کارگری، جنبش کردستان، جنبش دانشجویی، امروز اینها در تحکیم ارتباط و پیوند با هم دیگه این نقطه عطف تاریخی است که راه مبارزاتی آینده رو به نظر من روشن‌تر، شفافتر میکنه. اگه بخوام ارزیابی خیلی کوتاهی بدم رفیق کانی، اینه که این یک نقطه عطف در تاریخ جنبش، در تاریخ مبارزاتی بر علیه وضع موجود که از لحاظ عملی کمک میکنه، کمک کرده است که جنبش‌های اجتماعی به همدیگه نزدیک شوند. این یک نکته دیگه خیلی مهم است، اونم این که این مسئله کل جنب جوش در رابطه با مسئله زن داره شروع میشه و این از لحاظ سوسیالیستی و تاریخی مسئله خیلی رادیکاله. یعنی این آن نقطه پیوندی است که بین ما و جنبش‌های مختلف به طور کلی این مسئله زن، ستم بر زن و مبارزه علیه ستم بر زن در اشکال مختلف. حالا من بحث حجاب رو نمی کنم چون حجاب فقط یک نمود خیلی کوچکی از یک ستم عظیمی که بر زن روا داشته میشه و جامعه نشون داد که علیه ستم بر زن با ما همراه است و ما اینو به فال نیک میگیریم. بله، سپاسگزارم رفیق بهروز عزیز. از برنامه‌تون گفتین، با استودیو برنامه دانش و مبارزه اومدین و این یه تبلیغ خوبه برای این برنامه‌تون. رفیق بهروز، خب ما می‌بینیم که الان که شما ارزیابیتون خیلی مثبت بود، پیامتون برای مردم پس از این اعتصاب چیه؟ مردمی که دارن هنوز به خیابونا میان و تعدادشون هر ساعت بیشتر میشه و حتی بعد از امروز، فردا و فرداها، پیامتون چیه بعد از این اعتصاب و این همه همبستگی که در سراسر ایران بود؟ رفیق کانی، اعتصاب عمومی فقط یک شکل از مبارزه است، تمام مبارزه نیست. مبارزه علیه سیستم موجود اشکال خیلی متنوع و مختلفی داره. میتونه تظاهرات باشه، میتونه تحصن باشه. در اخبارها هم بود که حالا دانشجویان در چندین شهر، در شهرهای تهران، اصفهان، اینا دارن تحصن کردن. اونم یک شکل مؤثر مبارزه است. پس در نتیجه هدف از این اعتصاب عمومی هم به طور واقعی این بوده که توده های مردم زحمتکش قدمی در رابطه با اتحاد سراسری به همدیگه نزدیک بشن و تأمین اتحاد وسیع توده‌ای این یکی از قدم هاست. طبیعی است که مبارزه در اشکال مختلف از امروز و از فردا هم کماکان ادامه خواهد داشت، اما شاید به اشکال مختلفی. تشکیلات ما درست است فراخوان این اعتصاب داده است، اما در این حال ما میدونیم که مبارزه شکل تظاهرات هم داره. حالا امروز اخبار و گزارشات میگفتن
که در دیواندره جوانان به خیابان اومدن، درگیری شده، نیروهای انتظامی تیراندازی کردن و اگه اشتباه نکنم یکی از دوستان بینندگان این تلویزیون سوال کرد که آیا از دفاع میکنید یا دفاع نمیکنید. ما از مبارزات مردم بر علیه جمهوری اسلامی، بر علیه وضع موجود طبیعی است که دفاع میکنیم. این که پیشنهاد ما چیست؟ خب طبیعی است این جای دفاع ما را نمیگیره، اما خب طبعا ما میتونیم پیام داشته باشیم مبنی بر این که جوانان عزیز و گرامی در مبارزتون موفق باشید، اما مبارزه آگاهانه و دست جمعی به پیش ببرید که کمترین ضربه را بخورید. واقعیتش اینه که ما نبایستی جنبش های مختلف مردم معترض علیرغم اینکه در صحنه حضور داشته باشند و حضور خودشونو به اشکال مختلف تأمین کنن و نشون بدن، اما باید مواظب بود، نباید توهمی نسبت به جمهوری اسلامی، سرکوبگری های این رژیم داشت. پس در نتیجه اینو با ما میگه ما حرکت هایی که در حال انجامه، تظاهرات ها به ویژه، بایستی به آن صورت دست جمعی و متحدانه و متشکلانه پیش بره که تظاهر کنندگان، جوانان، مردم در صحنه کمترین ضربه و تلفات را ببینن. این خیلی مهم. پس در نتیجه ما همیشه تبلیغ اتحاد و تشکل و حتی در تظاهرات هم میکنیم تا مردم در مبارزهشون ضربه پذیر نباشن و یا در مبارزه ضربه هم انسان میخورد اما کمترین ضربه بیرون بیاد. این نگاه من به موضوع. خیلی ازتون سپاسگزارم. قبل از اینکه تماسمون رو قطع کنیم یه بیننده پیام فرستادن و تقریبا سوالی بود که شما جواب دادید. گفتن کانی عزیز، اعتصاب یک نوع مبارزه است که مردم کردستان به پشتوانه وجود احزاب پیشرو استاد اجرایان هستند. امیدوارم این حرکت و این نوع مبارزه سراسری شود و مخصوصا کارخانه ها و مراکز تولیدی رو در بر بگیره. اگر این متد به روش جا افتاده تولید شود، سرنگونی حکومت اسلامی حتمی و کم هزینه خواهد بود. حمید از سنندج، خیلی سپاسگزارم حمید عزیز، به نکات خیلی خوبی اشاره کرده بودین. رفیق بهروز گرامی، خیلی ازتون سپاسگزارم. دو نکته خیلی کوتاه دارم که خیلی به نظر من یا تا فراموش نشده. یک نکته اینه که مبارزات امروز درست است جامعه بر علیه ستم بر زن واکنش نشون داده و از به فراخوان تشکیلات ماکمل پاسخ مثبت داده، این درسته، اما در این سطح دیگه این نشون میده که مسئله زن، مبارزه علیه ستم زن صرفاً به زنان محدود نیست. این نکته فوق العاده مهمی و فعالین جنبش زنان بایستی این ضرورت ایجاب میکنه که به این نکته توجه کنند که رهایی از نظام سرمایه‌داری، رهایی از حکومت اسلامی و قوانینی که داره به تنهایی خیلی سخته و تقریبا مشکل، نمیگم ناممکنه، اما رهایی زن در گروه یک اتحاد وسیع فرا-جنبشی است. یعنی منظورم جنبش زنان، منظورم اینه که جنبش زنان، فعالین آگاه این جنبش آگاهانه تلاش کنن که با جنبش‌های هر امروز در صحنه، از کردستان بگیر تا جنبش کارگری تا دانشجویان، پیوند و همبستگیشون رو مستحکم کنن و راه پیروزی رو نزدیکتر کنن. این یک نکته بود. نکته دوم این بود که با توجه به بحث‌هایی که در فضای مجازی شده، تعدادی اومدن و خواستن یک قطب‌بندی به وجود بیارن که اونم بیشتر صرفاً جنبه مخالفت با تشکیلات ما را داشت و گفتن که به این اعتصاب نپیوندید، این اعتصاب ناسیونالیست هاست و تبلیغاتی از این سو. من میخوام صحبت من این است که این اعتصاب امروز یک سیاست و تاکتیک برحقی بود بر علیه سیستم موجود برای جمع کردن و تأمین اتحاد عمومی تر، هم نزدیکی بین احزاب سیاسی و عادی کردن فعالیت بین احزاب سیاسی و هم جنبش‌های اجتماعی که این به ویژه بحث اتحاد و همگرایی بین جنبش‌ها، بحث تو خود مردم، انتظارات خود مردم، ما بتونیم برآوردش کنیم و فراخوان اعتصاب به هیچ وجه به معنای ندیده گرفتن و یا نفی اشکال دیگر مبارزاتی است. کما اینکه اعتصاب همین امروزه، اما زندگی و مبارزه از همین امروز بازم جریان خواهد داشت به اشکال مختلف.
پس در نتیجه این قطبی کردن و درست نیست. ما هم از اعتصاب، از مبارزات مختلف به اشکال گوناگونی که جنبش‌های فعلا موجود در ایران و در کردستان انجام میدن، از دانشجویان تا کارگران و مردم مبارز کردستان دفاع میکنیم و همراهی خودمون رو به اشکال مختلف بیان میکنیم. خیلی از حضورتون سپاسگزارم. رفیق بهروز ناصری، عضو کمیته مرکزی کومله از نروژ. تشکر برای شما رفقا و همه بینندگان عزیز و گرامی. بله بینندگان عزیز، چند تا پیام برامون اومده. از مریوان پیام فرستادن که اینترنت سرعتش خیلی کند شده و شهر به حالت حکومت نظامی در اومده. خیلی از گزارش این رفیق سپاسگزاریم از اینکه این پیام رو دادن و این نکته رو مطرح کردن. عزیزی فکر کنم از تهران باشه احتمالا، نوشته دانشجویان در تهران حماسه تاریخی آفریدند. شعارهای بسیار رادیکال و عالی سر دادن از دانشجویان. از طریق تلویزیون شما سپاسگزارم. ممنون از پیامتون. ما هم از تمام دانشجویان قدردانی میکنیم که دانشجویان درسته که چند سالی در صف مبارزه نبودن، اما جزء کسانی بودن که تاریخ ساز بودن در طول 43 سال گذشته. یک خبر فکر کنم فوری بیننده از ایران، خواهشاً همه را بخوانید. ستوانیار دوم فاتی کماندو لطیفه، ارباب یکی از زنان گشت ارشاد که قبلا هم سابقه ضرب و شتم دختران ما را زیاد داشته، هنگام خروج از شهرک نیروی انتظامی با ضربات تیزبار توسط 2 موتورسوار از ناحیه ساعد و مچ دست رگش بریده و به شدت فاتی کماندو مجروح شده. به گفته شاهدان عینی، عابران در حال عبور با توجه به سابقه ناانسانی نام برده با بانوان هیچ توجهی ننموده و با تلفن نگهبانی همسرش او را به بیمارستان نیروی انتظامی رسانده. این خبر در ساختمان وزرا پیچیده و کلیه پرسنل گشت‌ها با اسکورت به خارج از تهران منتقل شدند. ترس وجود مزدوران و سگ‌های فراجا را گرفته. لطیفه کماندو در ICU اقتصادی فرماندهان بستری شده و پرسنل خاص برای او در نظر گرفته شده. امیدواریم قبل از رفتن به اتاق عمل ریق رحمت رو با زجر سر بکشن. خب نمیدونم، ما هم امیدواریم که روزی تمام اینایی که به مردم ایران ظلم کردن و خونشون رو در شیشه کردن ناپدید بشن. خیلی از این بیننده متشکریم از اینکه این خبر رو برامون فرستادن. یه پیام دیگه هم برامون اومده از تهران. دانشجویان علامه طباطبایی با ماموران تن به تن درگیر شدن به امید روزی که این نظام برای همیشه ساقط بشه. خیلی از این بیننده عزیز هم سپاسگزاریم و من در پایان بخش فارسی تلویزیون کومله یک بار دیگه این اعتصاب رو که با سربلندی به انجام رسید به مردم کردستان و مردم مقاوم و مبارز ایران تبریک میگم. و یک کلیپ میبینیم، رفقای ما در بخش کردی برمیگردن. به نام دین و قانون حلال شده خونمون. به نام دین و قانون حلال شده خونمون. به نام دین و قانون حلال شده خونمون. بسیجی رنگ بره رنگ تو، خون جوانان ما میچکد از چنگ تو. رهایی حق ماست، قدرت ما جمع ماست. رهایی حق ماست، قدرت ما جمع ماست. این استبداد
بجنگیم. گچساران کوی رزمندگان. تمام مغازه ها تعطیل، اینها هر روز باز بودن. این مغازه که میبینید یه فروشگاه بزرگه، تا 2 شب همیشه بازه. عکس قاسم سلیمانی هم همیشه جلو مغازه‌اش زده است. امروز حتی جرئت نکرده عکسش رو علنی کنه. زنجیان آزادی، زنجیان آزادی، نجاشی کتاشی، ما همه با هم هستیم. نجاشی کتاشی، ما همه با هم هستیم. زنجیان آزادی، آزادی، زنجیان آزادی. زنجیان آزادی، زنجیان آزادی. آتش زنجیان آزادی، زنجیان آزادی، زنجیان آزادی، زنجیان آزادی، زنجیان آزادی. سرگردانی دستم و اشکی گریانیم و رو کاسو سرگردانی دستم و اشکی گریانیم هرچند به آزار تدریم سر بده و بوم نفسی و سر بده و بوم نفسی
كاسني شاتاويني من دلو بيقلو بارنا قادر يايك بادي ديني من شمالي مو شمالي غرشني بسوزتا وبسوزتا دام بهار بفريداجي داري ولاتك سرگردانی دستم و اشکی گریانیم ورو کاسو سرگردانی دستم و اشکی گریانیم هرچند به آزار تبریم سر بده و گم نفسی و سر بده و گم نفسی نظامی چوساکن خموناڵی داماوەکان جا نظامی چوساکن خموناڵی داماوەکان سەرچاوەی هۆش و وەستمە خواست و هیوای مەبەستمە خواست و هیوای مەبەستمە آمادم بۆمی مەنگی مەینەت ڕادام بەدرێژی ژین من ئامادەم بۆمی مەنگی مەینەت ڕادام من ئەمەوێ بەبەبایە بۆ شەویستی كاسني شاتاويني من دلو بيقلو بارنا قادر يايك بادي ديني من شمالي مو شمالي غرشني بسوزتا وبسوزتا دامو بهار بفريداجين كاري ولاتكم با وكم با من جيلمو موجي لمواي دوايا زرانا ولفجان ديسان وقرد هاويم ميلي مواقوران جان هيلي مواقوران جان هيلي مواقوران
سەوای باوە کوژراو هێرمێز کەڕژێنێ بە تەسا من بە سۆستێرا سەرگەردانی دەستەم وێ ئەشکی گریەنیم ڕووکەس و سەرگەردانی دەستەم وێ ئەشکی گریەنیم سەرگەردانی دەستەم وێ ئەشکی گریەنیم ڕووکەس و سەرگەردانی دەستەم وێ ئەشکی گریەنیم هەرچەند بە ئازار دەبیوە سەر بدێ و بووم نەبەسیوە سەر بدێ و بووم نەبەسیوە سەرگەردانی دەستەم وێ ئەشکی گریەنیم ڕووکەس و سەرگەردانی دەستەم وێ ئەشکی گریەنیم هەرچەند بە ئازار دەبیوە سەر بدێ و بووم نەبەسیوە سەر بدێ و بووم نەبەسیوە
زنیم هرچند به آزار تزیم سر بده و بوم نفسی و سر بده و بوم نفسی نظامی چوساکن خموناڵی داماوەکان جا نظامی چوساکن خموناڵی داماوەکان سەرچاوەی هۆش و وەستمە خواست و هیوای مەبەستمە خواست و هیوای مەبەستمە نترادام بدريجي جين من أمادم قومي منجي مين نترادام من أمري ببطايا خوش اليستيم ربر فوق السوجي أمري
آزادی جیان آزادی جیان آزادی جیان آزادی بەڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە هاتینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی ڕۆماڵی گزارش و راپۆرتەکانی ئەمڕۆ. هەواڵێک هەرێسە بەدەستمان گەیشتووە لە سیحەت و سوقمی هەواڵەکە زۆر ئاگادار نین. هیوادارین دوایی هەواڵێرەکان بۆمان پشت ڕاستکەنەوانێ. هەواڵەکە ئەوەیە کە گوایە لە جەرەیانی تیرەندازی هێزەکانی ڕژیم بۆ سەر خەڵکی ناڕازی لە شاری دیواندەرە تا ئێستا 4 کەس کوژراون لە شاری دیواندەرەوە. ئەگەر کەسێک ئەتوانێت پەیوەندیمان پێوە بگرێت ئەم هەواڵەمان بە دروستی بێڕاگەێنێ هەم بۆ ئێمە و هەم بۆ بینەرانی کۆمەڵە تێوێ کە ئێستا بە شێوەی ڕاستەوخۆ بینەری ئەم برنامەن. گوایە لە جەرەیانی تەقەی هێزەکانی ڕژیم بۆ سەر خۆپیشاندەران 4 کەس کوژراون. هەروەها هەواڵێکی تر لە شاری بانەوە گوایە خەڵک ڕژاونەتە سەر شەقام، شوعاری دژی ڕژیم و دژی حکوومەتی ئیسلامی دەدەن، شوعاری نان کار ئازادی دەدەن، شوعاری ژن ژیان دەدەن، شوعاری ژن ژیان ئازادی و هەروەها هەندێک دروشمگەلی تایبەت بە دفاع لە مافەکانی ژنان و دژ بەو جەنایەتەی کە ڕژیمی کۆماری ئیسلامی خۆڵقاندوێتی. چەند ویدۆمان بۆ هاتووە بە نسبەت ئەو خەڵکی شاری بانە کە هاتوونەتە سەر شەقام.
دوایە ئێمە ڤیدۆکانمان نردووە بە هاوڕێیانمان لە بەشی تەکنیک چاوێکی لەکەن و ئەیخەنە اختیارمان کە بۆتانی بڵاو بکەینەوەنێ. ئێستاش هاوڕێ ڕەحیم لە نۆروێژەوە ئەوێت لە درێژەی قسەکانی پێشووی خۆیدا کورتەیەکی ترمان پێشکەش بکات. کاک ڕەحیمی خۆشەویست، سڵاو لێ بێم، کاتت باش. سڵاو لەنەوە هاوڕێ عەزیز، ماندوو نەبن، دەستان خۆش بێ. دیارە هەر لە ئیدامەی قسەکانی پێشوودا کە دووبارە یاگەمە بێزنی ئەوی کەسبێت و هاودەردی لەگەڵ خانەوادەی محتەرم مەسا ئەمینی و جارێک کەشت پیرۆزبایی بەڕاستی لەحزە بە لەحزەی ئەو ئەقسابە سەرکەوتوانە کە دێت بە خەڵکی کوردستانی باس بکەم و دەستخۆشیان لێ بکەم و ئەوە جارێک کە خەڵکی کوردستان نیشانیاندا کە ئەو ناوی کە کاتی خۆی یعنی ئەگە ویستم لەو زاویە چاو لە نایەک بکەم لە شرایطهای متفاوتدا، شرایطێکە ئەو وەخت هێشتا جمهوری ئیسلامی سێبەری شومی نەهاتوو بەسەر کوردستاندا بڵاو نەبووەوە، خەڵکی کوردستان ئەو ڕژیمەیان ناسی و نایان دەکرد تا ئێستاش کە دێ لە شرایطی متفاوتدا نایان پێوتووە. بەڵام ئەمجار قاتیەتی خەڵکی کورد، یەکگرتووی خەڵکی کورد لەگەڵ سازمان و ئەحزابی سیاسی خۆیان کرد، ئەوانیشە بکرد ماسان کرد لە بەرنامەکەدا هەڵقڵاو و ڕۆڵەی لێوە خەڵکەن و هەم لە شرایطێکدا بیستیان ئەمە بە جمهوری ئیسلامی بڵێن کە ئەگەر جمهوری ئیسلامی بە تەواوی هێزە سەرکردەکانیانەوە شار بە شار، کوچە بە کوچە، ماڵ بە ماڵی خەڵکیش حضوریان بێت و زرمەی پۆتینەکانیان شەوڕۆ لە کوچە و کۆڵانەکانی کوردستان بێت، ئەو ناوی کە جارێک ئەوەڵ خەڵکی کوردستان پێش هاتنە سەرکاری جمهوری ئیسلامی پێیان کردووە هەر بە قاتیەتەوە ئەو نایەیان پێ دەڵێن و ئەو نایە لە جێ خۆی بەردەوامە و ڕۆژ بە ڕۆژ هەرچی جمهوری ئیسلامی شدەتی فشار و زۆر و زۆری بەسەر خەڵکدا تەحمیل بکە و لە میلی کاریزەکردنی کوردستانە تا ئێستا وەکەم ئاگاداری لە هیچ شتێک درێژی نەکردووە و بە هەمان میزان کە ئەو دەیەوێ خۆی بەسەر کوردستاندا دەسەپێنە خەڵکی کوردستان دەیانەوێ ئەو قاتیەتی خۆیان بەو ناکردنی کە بە جمهوری ئیسلامی کردویانە هەتا ئێستاشە پێی دەڵێنەوە و ئەو نایە کە کردویانە نایەکە هەتا سەر تا ڕووخانی جمهوری ئیسلامی و ئەمە ئەو تفاوتەیە کە جمهوری ئیسلامی زۆر بەردەی حاڵیە کە هەروە بەڕاحەتی ناتوانێت خەڵکی کوردستان بەچەودا بێنێ و من لێرەوە دووبارە ڕێز و سڵاوی خۆم بۆ دانەدانەیە و عەزیزانەی کە ئەمڕۆ لە ناوە لەو ئەقساباتانەدا بەشدار بوون و هاتوونێتە دەرەوە بەهانای ئەو فەرەقانەوە هاتوون و تەواوی ئەو عەزیزانەی کە لە دەرەوە بەدوای ئەو بەهانای ئەو فەرەقانە هاتوون دەستخۆش بەیان لێ دەکەم و خاترجەم بن خەڵکی کوردستان سەرکەوتن ئی خەڵکی کوردە و ئی خەڵکی ئێرانەوە ێزەحمە شێشانە و ڕووخان بۆ جمهوری ئیسلامی بێنێنێتەوە و ئەمە ئالە دوو شرایطەدا ناقصی ئەمە نموەری قاتعیەتی لەو ناوی ساڵهای پێش هاتنی جمهوری ئیسلامی داوە خەڵکی کورد هەر لەسەر ئەو نایەکە سوودن هەتا لێ ڕووکەن. زۆر سپاس بۆ هاوڕا پێبەرز و هەموو بینەرانی زۆر کۆمەڵا کە ئەو دەرفەتەکان دووبارە داوا بمن و ویستم ئەو دوو جیاوازێت لەو نایەدا لەو شرایطەدا کە خەڵکی کورد هەر شوێن کرد لەسەر ناقصیان بە جمهوری ئیسلامی هەتا ڕووکەن. زۆر سپاس ئەگەر پرسیارێک. زۆر سپاس هاوڕێ ڕەحیمیان، سپاس بۆ بەشداریەکەت، دەستەکانت خۆش بێت، سپاس و ماندوو نەبی. بۆ ئێوە شەروا سەر چاوم. بەڵێ دووبارە هەواڵمان بۆ هات کە لە بانا خەڵک ڕژانەتە سەر شەقام و تەظاهوراتێکی گەورە بەڕێوەیە. هێزە ئەمنیەکانی شەروا شاریان ملیتاریزە کردووە و بە شێوەیەکی بەربڵاو خەریکن بەر بە خەڵکەگرن کە دژ بە ناڕەزایەتی و لە ناڕەزایەتی و دژ بە کۆماری ئیسلامی هاتوونەتە سەر شەقام. کاک محەممەدی قادری
قرارەوە بوو بێتە سەرخەت و لە باسەکەمانە بەشداری بکات. بینەرێک قرار و تەلەفۆنمان بۆ بکات بەڵام تەلەفۆنەکەی بچڕا. ئەلە بینەری خۆشەویستم کاتت باش. سڵاو لە جەنابەت فەرموو. دەنگت بڵاوە بێتەوە فەرموو کاکەگیان. ڕاستەوخۆ لەسەر خەتی. کاکەوم لێ کرماشانیش مانگرتن بەردەوامە کاکەم بۆ پێتان بگەێنم. زۆر سپاس دەکەم بۆ ئەم هەواڵە. هێشتا دوکان و بازار داخراوە. چەندەی شار بەشداری ئەو مانگرتنیان کردووە؟ زۆرن کەمن؟ ئەگەر بتوانانی تەخمینێک لێ بدەیت. 80% داخراوە. 80% خەڵکی کرماشان ئێستا لە مانگرتنی گشتیا بەشداریان کردووە. زۆر سپاس بۆ ناردنی هەواڵەکەت، سپاس بۆ پەیوەندیەکەت. بە هیوای سەرکەوتنیش بۆ جەنابەت ئەم دۆستە عەزیزە لە کرماشانەوە هەواڵی ناردکە. لە کرماشانیش خەڵک هاتوونەتە سەر ببورن دەرگا و دوکان و بازاڕیان دەخست و لە مانگرتنی ئەمڕۆ هاوکات لەگەڵ شارەکانی سنە، مەهاباد، سەقز، بانا، دیواندەرە، شنۆ، پیرانشار، نەغەدە و هەموو شار و دێهاتەکانی کوردستانە کرماشانی خۆش بەشداری کردووە. زۆر سپاس بۆ ئەو بینەرە ئازیزەمان. دیارە بینەرانی خۆشەویست، لە بڕێک لە شارەکانی کوردستان خەڵک دوای مانگرتنەکە هاتوونەتە سەر شەقام و خەریکن تەزاهورات بەڕێوە بن. ئەگەر بەڕێزێک هەواڵێک زانیاریەک شتێکی لەو بارەوە هەیە ئەتوانێت لە ڕێگای تەلەفۆنی بەرنامەکە بمانی بەڕێ بکات یاکو بێتە سەر هەڵ بۆ خۆی ڕاستەخۆ وەکەوە بەڕێزەمان کە لە کرماشانەوە تەلەفۆنی کرد ئەویش تەلەفۆنمان بۆ بکاو لە دوایین زانیاری و هەواڵەکان ئێمە و باقی بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئاگادار بکاتەوە. کاک حەمەی قادری ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە لەسەر هێڵی تەلەفۆن لەگەڵمانایە. کاک حەمە ئەگەر گوێ لە دەنگمە سڵاوم کاتت باش. زۆر سپاس دەکەم. دەنگی منیش دێ دەنگی ئەوە دێ. جەنابەت دێ کاک حەمەگیان فەرموو لە خزمەتتام. کاکەگیان دەستان خۆش بێ و ماندوو نەبن. زۆر تازە پەکێشام دووسێ ڕۆژە. هیوادارم دەشتان ساغ بێ. پێم خۆشە لێرەوە سەرخۆشی بکەم لە بنەماڵەی بەڕێزی ژینای ئەمینی و خەڵکی خۆراگر و کۆڵەدری سەقز و هەموو کوردستان. فەرموون لە خزمەتانە. کاک حەمەگیان ئاگاداریت کە خەڵک بە شێوەیەکی شکۆدار بەشداریان کرد لە مانگرتنی 28 خەرمانان. هەرچەند کۆماری ئیسلامی زۆر هەوڵیدا بە هەڕەشە بە تۆقاندن بە میلیتاریزەکردنی شار بەر بە مانگرتنە بگرێ و ترس و خۆفێک بخاتە دڵی کۆمەڵانی خەڵک. بەڵام هەواڵەکان، ویدۆکان، وێنەکان شتێکی ترەڵێن. گوایە کۆماری ئیسلامی جارێکی تر شکستی خواردووە. نەگوایە بە تاکید هەموو ئەوانە ئەوە ئیسپاتەکەن. چۆن بوو ئەم مانگرتنە سەرکەوتوو بوو؟ ئەوەندەی کە گزارشات و ئەخبار تحقیقم کردووە من بەنسبەت کوردستانەوە کوردستان لە جیاوازی بووە لەگەڵ هەمیشە لەگەڵ شوێنەکانی تر بۆ اعتراض و مانگرتون و ئەمانە ڕەنگە زۆر جار بە دەرەجاتێک مەسەلەن لە بەعزی اعتراضات دواکەوت بێ بەڵام وەختێک تاوی داوەتە کارێک لە دژی جمهوری ئیسلامی باش تێوەچووە. ئەو بەپێی توانای بەپێی زەرفیەتی تێوەچوو و کارەکەی سەرکەوتوانە ڕێو بردو. ئەمە یەکەم جار نییە کە ئێمە کە لە کوردستان لە دژی سیاسەتەکانی کۆماری ئیسلامی خەڵک یەکگرت و یەک دەست دێتە مەیدان. بەڵام بە بڕوای من جیاوازی ئەم جارە لە کوردا ئەوەیە کە چونکی خەڵک ئەو لە هەموو ئێرانە لە جمهوری ئیسلامی ئەوەندە تووڕەیە لە عەرزی ئەم چەند ساڵەیە لە هەر دیانوێک دەگرن بۆ ئەوەی کە اعتراض بکەن بێنە مەیدان لە دژی حکوومەتە.
بەڵام ئەوەندەی کە بەنسبەت کورد بە کوردستانە واگەڕێتەوە کە توانی سەرکەوتوانە سەربەرزانە ئەم مانگرتە گشتێ بەرەتە پێشەوە ئەوەیە کە کوردستان تەجروبەی هەیە کوردستان ڕێکخراوی سیاسی تێدایە کۆمەڵە ساحەب نفوزە لێ بە بڕوای من لەگەڵ حزبەکانی تر و خەڵق تەجروباتیان هەیە و دەتوانن لە هەلێکی زێڕینی ئاوا ئیستفادە بکەن کە یەکگرتوانە بەگشت کۆماری ئیسلامیە بچنەوە بە بڕوای من یەکێ لە دەستکەوتەکانی ئەم مانگرتنە گشتیە یەکێ لە دەستکەوتەکانی ئەوەیە کە سنووری کوردستانی تێپەرا لە زۆر شاری ئێران هەم مانگرتن بووە هەم تەزاهوراتە هەمە احترازە و هاوشتێکی زۆر وەسیعە لە سنوور بەدەرحەق بە خەڵکی کوردستان و دەرحەق بەم مانگرتنە گشتە ئەبراز کراوە دەربراوە بە بڕوای من یەکێ لە دەستکەوتەکانی تری ئەم مانگرتنە گشتێکە لە کوردستان سەرکەوتوو بوو ئەوەیە کە تۆ لە هەر شوێنێک خەڵکێکی جددی و شۆڕژگێر هەستت ڕاپەڕن لەسەر داوەخوازیەک پێدا بگرن یەکگرتوانە بەرەو پێش بچن لە ترسانە پشتە پێش تاسیری هەیە لەسەر شوێنەکانی تر من پێم وابێ ئەم مانگرتنە و ئەم یەکگرتوویە لە کوردستان ئەم یەکدەنگە لە کوردستان تاسیری زۆری بوو لەسەر شوێنەکانی تر زۆر شوێنی بەدەنگێنا زۆر شوێنی ئەوت مەسەلەن ئەگەر دقەتان کردبێ لە بەشی زۆری دانیشگا گەورەکانی ئێران دانیشتووەکان هاتوونە سەر شەقا لە زۆر شار خەڵک هاتۆتە سەر شەقا دیارە بە بڕوای من لە بەعزە شوێنێک بەداخەوە تەلەفاتمان داوە مەسەلەن ئاخری خەبەر من کەونەی کە من زانیم لە دیواندەرە گوایە چوار بەداخەوە 4 نەفەر شەهید بوون کە 3 نەفەریان لە ڕێی بیمارستان شەهید بوون و دانەی ترشیان لە هەلە داڕەکەی تەقەیدەکراوە جانبەخت کردووە من دەزانم خۆ نەدەبووە ئێمە نەدەبووە وای لێ بێ بەڵام بە هەرحاڵ تۆ دەستت دا کارێکی گەورە دەبێ هەزینەشی بدەیت بۆیە بە بڕوای من یەکێ لەو خانەیەتە کە دەبێت تەکیدن سەر بکەین پاراستنی ئەو دەستکەوتانەیەکە تایسەر سەربەرزانە تا ئەم دەقیقەی کە قساکەین بەدەست هاتووە پاراستی دەستکەوتەکانی و پەرەپێدانی و خەمڵاندنی بە شکڵێکی تر کە توانێت بێتە هەوێنێک بۆ هەر خەباتێکی تر کە یەکگرتوانە بەگژی جمهوری ئیسلامی بچێتەوە و گۆدی سەراسەری بکە زۆر کەس ڕەنگە گاڵتە بکەن زۆر کەس گاڵتەیان کردووە من بینمە خوێنمەوە دەڵێن ئەم دانیشتن لە ماڵ و نازانم خەڵک داوەتکردن بە دانیشتە ماڵ قازانجی نییە ئەوە خەڵک بۆ خۆی ئازانم بە بڕوای من ئەو بیر و بۆچوونە هەڵەیە ڕەنگە لە زۆر لە بەعزێک شوێن هێندێک جوانی خوێن گەرم و تووڕە بێنە سەر خیابان شعاری تون بدەن لە دژی جمهوری ئیسلامی بەڵام هەنوو مەرجەکە لە سەراسەری ئێرانە ئەوە نییە کە بە تێکرا خەڵکی ئێران بەو قەناعەتە گەیشت بێت کە بێتە سەر خیابان و بێئزگاری دەم و دەستگای ئەم حکوومەتە هەڵتێچێت بۆیە من پێم وایە ئێمە مانان تەواو ئەو کەسانەی کە خۆیان بە مەسئول دەزانن لە قەباڵ خوێنی ئەو یان بە خەتکردوانە لە قەباڵ ئەو هەموو خەسارەی کە تا ئێستا لەم شۆڕشە دراوە دەبێت دەستکەوتەکان بپارێزن و بە شکڵێکی باش گەشان پێ بدەین بەرەو پێشیان بەرین زۆر سپاس کاک محەممەد دوایین پەیام بۆ ئەم خەڵکە بۆ ئەم سەرکەوتنە دوایین پەیامی تۆ فەرموو من بەش بە حاڵی خۆم پیرۆزبایی لە خەڵکی کوردستانەکەم لە خەڵکی ئێرانەکەم لە هەموو ئەو کەسانەی کە بە شکڵێک بەشدار بوون لەم سەرخۆشی دەکەم لە خانەوادەی و کەسانەی کە لەم ڕێگای ژیانیان بەخەت کردووە هیوای چاکبوونەوەی زوو بۆ بریندارەکان دەخوازم آخرین پەیام ئەوەیە کە هەموو ئەو فعالینی ئێمە فعالینی ناوەوە هەموو ئەو کەسانەی کە بە دەربەستن بۆ پەرەگرتنی ئەم خەباتە تەلاش بکەن کە دەستکەوتەکان بپارێزین وە بەربگرین بە هەر تونند و دوژێک کە زەرەرمان لێدا من ئەگەر اجازەم دەرجیعێکم هەیە بیخوێنمەوە کە جازم نەردە نایخوێنمەوە فەرموو کاک حەمەدیان فەرموو صاحب اختیاری من ئەمڕۆ بەس بە بۆنەی ئەمینەوە سێ چوار شێخم نووسی و ئەم شارەیان نەخوێنم فەرموو
من کوردستانی شۆڕژێرم ئەی ڕژیمی سێدارە و مەرگ و سەنگسەر ئەیدا گیرکەری جەنایەتکار و مەینەتبار من کوردستانی کۆڵەدەر و شۆڕژێرم هەر ڕۆژی ئەووەڵی هاتنە سەرکاری نگریست پێم کوتی تۆ داگیرکەری و نامۆی زۆر زوو لە حیلەی شەرع و جەهلت تێگەیم گەلێک جاری تریش نیشانم داوی تۆی داگیرکەر و سەرکوتگەر لەم مەڵبەندە بە خوێن نەخشاوە بێگانەی بەڵام ئەم جارە زۆر یەکگرتوانەتر لە جاران بە پشتیوانی گەلانی ئازادی خوازی ئێران سەرکەوتوانە و سەربەرزانە دووپاتم کردەوە کوردستان سەنگەری شۆڕشی ئێرانە نیشانم دای تۆ دوشمنی ئەم گەل و وڵاتەی زۆر سپاسانەکەم سپاس بۆ تۆ کاک حەمەدیان سپاس بۆ شێرە جوانەکەشت دەستەکانت خۆش بێ و کات خۆش سپاس بۆ بەجار خۆش بێ و ماندوونە من زۆر سپاسانەکەم بۆ دەفەر سپاس بۆ ئێوەش کاتێک خۆش سەرچاو بەڵێ پامێک هەر لە مەوردی دیواندەرەوە بۆمان هاتووە بەڕێزێکی تر هیوادارم دەنگمان بگاتێ کاکەریم گیان سڵاو لێبێک هاوڕێ کەریمی ئەحمەدی ئەندامی کۆمیتە ناوەندی کۆمەڵا کاکەریمی ئەحمەدی سڵاو لێبێ و سپاس بۆی کە بەشداری بەرنامەکە بووی سڵاو کاکە ئاکۆی خۆشەویست هەروەها لە ڕێگایەوە شەوە جوانترین سڵاو لە بینەرانتان سپاس کاکەریم گیان دوایین هەواڵ و زانیاریەک ئەگەر لەبەر دەستا هەبێت پێمان بڵێیت و ڕاتچی بوو سەبارەت بەم پێشوازیەی ئەمڕۆ لە مانگرتنی گشتی تاو جێگایی کە پەیوەندی بە هەواڵ و زانیاریە نوێەکان هەیە دیارە لەحزە بە لەحزە هەواڵەکان دەگات تاو جێگایی کە معلومە بانگەوازی هێزە سیاسیەکانی کوردستان بۆ مامگرتنی گشتی بە مانای واقعی وشە لەلایەن هەموو خەڵکی کوردستانەوە وڵامی مثبەتی وەرگرتەوە و ئەوە سەرکەوتنێکی گەورە بوو بەرابەر بە هێزی داپۆسێنەری کۆماری ئیسلامی لە کوردستان بەڵێ هیچ دوایین زانیاری هەواڵێکت ناردبوو پێشتر ئەگەر بە دەنگی خۆت گوێمان لیبێ زۆر مەمنونە بین من چەند هەواڵم بۆ ناتوون نازانم بەبەستت کامیانە دوایین هەواڵ من نەمتوانی گوێ لێ بگرم هەر ئێستا ئەگەر ئیمکانی بێت بۆمان باسکەیت لە دوایین هەوار لە واتساپ و ناردبووت بەڵام هەزاین دوایین هەواڵەکە چی بوو هەواڵەکانی پێشومان بڵاو کردەوە بەس دوایین هەواڵ ئاگادار نەبووم شتێکم ناردبوو و گوێم لێ نەگرتەوە بە دەنگیش ناردووتە بەڵێ چەند هەواڵی جۆرا و جۆر بوون یەکەم ئەوە بوو کە هەر ئەوڕۆ لە بەیانی زووەوە لە ناوخۆی وڵاتەوە ئەو پەیامانەی کە گەیشتن باسی لە سەرکەوتنی هەرە گەورەی خەڵکی کوردستان لە هەموو شارەکان کرد لە بەدەنگەوە هاتنی بانگەوازی هێزە سیاسیەکان بۆ مانگرتنی گشتی و هەروەها هەواڵی ئەوە کە ئەو مانگرتنە تا ئێستا هەر درێژەی هەیە مانگرتنەکە هێزەکانی ڕژیمی بە تەواوی تووشی پەشۆکان کردووە کە پێیان وانە بوو لەو حەدە بەرین و بەرچاوەدا خەڵک دەست دەدەنە مانگرتن لە دژی جنایەتێکە لە چەند ڕۆژی ڕابردوودا کردیان و هەروەها ئاخرین هەواڵیش کە تۆزێک لەوە پێش لە ناوچەی کامیاران و لە بینی کامیاران و کرماشارەوە گەیشتووە ئەوی
بەڵام ئەوەی کە نیشانیدا و معلوم بوو هەروەک ئەرزم کردی ئەویش ئەوە بوو کە خەڵکی کوردستان بەم مانگرتنەیان دوو شتیان نیشاندا لە ڕوانگەی منەوە یەکەمیان خەبا دەوامە بۆ هیچ ڕژیمێکی سەرکوتگەری لە چەشنی کۆماری ئیسلامی ناتوانێت خەبات و کڵوکۆی خەڵک دامرچێنێتەوە. زۆر سپاس کا کەرمگیان زۆر داوای لێبوردنەکەم قسە باسەکەتم پێ بڕی هەر ئێستا و توێژی هاوڕێ ئیبراهیمی عەلیزادە لەگەڵ کاناڵی BBC بڵاوەکەینەوە ڕاستەوخۆ لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە و هاوکاتیش لە کەناڵی BBCەوە گوێگری ئەو توێژەیە هاوڕێ ئیبراهیم بین دێنەوە بەلاتان. کات خۆش. گردساران کوی رزمندگان تمام مغازه‌ها تعطیل اینها هر روز باز بودن. این مغازه که میبینید یه فروشگاه بزرگه تا 2 شب همیشه بازه. عکس قاسم سلیمانی هم همیشه جلو مغازه‌اش زده است. امروز حتی جرئت نکرده عکسش رو علنی کنه.